خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵتانی لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر بەکارهێنانی هێزی ئەمنی و دادگاکان لە ناکۆکی سیاسیەکاندا لە ماوەی ڕابردوودا چە ڕۆژی ڕابردوودا ڕووداوەکانی سلێمانی کە تێیدا هێزی ئەمنی و دادگا بەکارهات و ناکۆکی سیاسی لە نێوان باڤڵ تاڵەبانی و لاور شێوزەنگی سەری کێشابەوەی کە هێز بەکار بهێنرێت لە ڕابردووشدا بۆ نمونە ئەم ڕووداوانە ڕویان داوە لە هەولێر لە بینی خورشی تەرکی و پارتی و بەکارهێنانی دادگا لە قەزی شێروانی بە باز سەر داهاتووی هەرێم دەکەین لە بەکارهێنانی دادگا هێزی ئەمنی و پارەوە حکمی بنەماڵەش لە هەرێمی کوردستان مەترسیەکانی بۆ سەراییندا دەچ لە سنووری پارێزەی سلێمانی بێت چ لە هەولێر بێ و داهاتووی هەرێمی کوردستان و تا چەند ئەم ڕووداوانەش کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان لەسەر ئابووری و لەسەر بازاڕی هەرێمی کوردستانیش دروست دەکا و لەسەر ناوبانگ هەرێمیش لە ئاستی دەرەوە ئەم پرسان لەگەڕێک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی هەروە کاک فەرمان حەسەن یاساناس لە ستۆدیۆ لە هەولێری شەوە دکتۆر ئەحمەد وەرتی ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا عومەر بەخێر بێن ئەگەر چەندی بەڕێز بزانم لەسەر ئەو ناکۆکەی کە دروست بکەین بۆ ڕووداوەکانی سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو ناکۆکەی لە بینی باڤڵ تاڵەبانی و لاور شێوزەنگیە بوو سەرکێشا بۆ ئەم ڕووداوە کە تێیدا هێز بەکار هات دادگا خوێنەوەی بەڕێزت بۆ ئەم ڕووداوە سەرەتا سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی بینەرانی خۆشەویستیشەکەم ئەگەر سەرنج بدەین ئەو ڕووداوی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا بەڕاستی ڕووداوێکی ناهەموار بوو و ناخۆش بوو بۆ هەم بۆ خەڵکی سلێمانی و بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان و لەوانەیە بڵم بۆ هەر چوار پارچەکەی کوردستانیش چونکە ئێمە ئەبێ بزانین لە چ سەردەمێک ئاژین و چۆن مامەڵە ئەکەین و چۆن خۆمان وێنە ئەکەین دەوانێت بڵین لە ساڵەکانی نەوەتەکان و هەشتاکان و ئەوە بەپی ئەو ئاستەی کە جیهان تیای بوو لە ڕووی سۆشیال میدیا و لە ڕووی ڕاگەیاندن و لە ڕووی میدیا و لە ڕووی ئەم شتانەوە بارودۆخەکە جیاواز بێت لەوەی ئێستا هەیە چونکە ئێستا وەکڵێن دنیاوەکو گوندێکی بچووکی لێ هاتووە دەبەرەوە بچووکترین ڕوودا و ئەبێ بە کەرەستەیەکی جیهانی لەسەر ئاستی هەموو جیهانە بینرێ لەسەر ئاستی هەموو پارچەکانی کوردستانە بینرێ و لەسەر ئاستی هەموو دەوڵەتان و نەتەوەکانی دراوسێمان ئەبینرێ لەبەرەوە ئەم ڕووداوی کە لە سلێمانی ڕوویدا ئەگەر سیر بکەین کاریگەری زۆری هەبووە بەڵام کاریگەریەکەی بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان و لەسەر دانیشتوانی سلێمانی زۆرتر و نیگەرانیەکە زۆرتر بوو بۆ چونکە ینی تۆ پاش تێپەڕبوونی 34 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە دەبووە ئێستا ئەم حکومڕانیە لە قۆناغێکی زۆر گەشە کردوتر و پێشکەوتوتر و جوانترا بووایە و ململانەکان پێیان بنایە قۆناغێکی نوێوە چونکە ئێمە پێشتر ئێمە شەڕی ناوخۆمان بینیوە کوژرانی دەیان هەزار پێشمەرگەمان بینیوە کاولبوون و وێرانبوونی کوردستان لە هەردوو دەبەرەکە لە ناوخۆی سلێمانی لە ناو هەولێر ئێمە شەڕەکانمان بینیوە سیوێکی ئابمان بینیوە 16 ئۆکتۆبەرمان بینیوە و شەڕی ناوخۆی نێوان پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانمان بینیوە لەبەرەوە ئەبووە ئەمە ببێ بە ئەزمونێکی زۆر گەورە کە حکومڕانانی ئێستای هەرێمی کوردستان بە تایبەتی هەردوو بنەماڵەی پارتی و یەکێتی زۆر سوودیان لەم وانانە وەربگرتایە چونکە بۆ تەنانەت ئێستا نەوەی دووهەمی ئەم بنەماڵانە حکومڕانن لە نەوەی دووهەمەکەیانە لەوانەیە بڵێم ئەبوایە ئەوەی خەڵک چاوەڕێی لێکردن چونکە بەشێک لەم نەوانە لە ئەوروپاوە هاتوونەوە لە ڕۆژئاوەوە هاتوونەوە بەشێک لەوێ خوێندویانە لە ناو دەستگا و موئەسەسات و ئەوەی ڕۆژئاوا هەیە کە بینیویانە و لێوە هاتوون یعنی پرسیارەکە ئەوەیە باشە ئەمانە کە لە ڕۆژئاوا ژیاون ئایا ئەم خوێندن و دامەزراوەی و ئەزمموی ژانانیان لە وڵاتانە بۆچی کاریگەری لەسەر عەقڵیەت و ئەخلاق و سیاسەتی ئەمانە دروست نەکردووە کاتێک کە دێنەوە بۆ وڵاتەکانی خۆمان لەوانەیە بڵێم هاوشێوەی ئەو سەرکردانی کە لە ساڵەکانی هەشتا و هەفتا و پێشووتریش شۆڕشیان کردووە و سەرۆکی پارتە سیاسیەکانیان کردووە ئێستاش هەمان دۆخە و هەمان هەنگاوە و هەر لە هەمان لەسەر هەمان ریتم و سیاسەتی ئەوان جارێکی تر سیاسە دەکەنەوە لەبەرەوە
بۆ گەلی کورد و بۆ هەرێمی کوردستان و بۆ سلێمانی بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورە بوو. چۆیان تۆ سیرکە ئەم کارەساتە کاریگەری لەسەر دۆخی سایکۆلۆژی خەڵک هەیە، لەسەر دۆخی ئابووری هەیە، لەسەر دۆخی سیاسی هەیە، لەسەر پارتە سیاسیەکان هەیە، لەسەر گەشە پێدانی دیموکراسی و کۆمەڵگەی مەدەنی لەم ناوچەیە هەیە. یعنی ئێستا پاش ئەم ڕووداوانە بۆ نمونە ڕێکخراوەکانی نەتەوەیە گرتوەکان بیان یەکێتی ئەوروپا یان وڵاتانی ناوچەکەی عێراق و ئێران و تورکیا و ئەمانە یان هەموو ئەو قونسولی وڵاتانی کە ئێستا یعنی لە هەولێر هەن و لە سلێمانی هەن و ئەو سەفارەتانی کە هەن باشە، یعنی ئەمانە چۆن سەیری کوردەکەن، چۆن سەیری ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن و چ جۆرە خوێندنەوەیەکی بۆەکەن. لەبەرەوە یعنی من پێم سەیرە کە ئەم جۆرە حکومڕانانە بەتەنگ خۆیان بەتەنگ کەسایەتی خۆیان پارتە سیاسیەکانیان کەسایەتیان مێژوویان نایەن، یعنی جورئەت ئەکەن هەنگاوی بەم شێوەیە بنێن، چونکە ئەبووە ئێستا ئێمە لە دۆخێکی تازەتر و جوانتر و باشتر بووینایە، ئێستا لە قۆناغی بنیادنانی دامەزراوەی یا بووینایە. ئێمە ئێستا بووە پەرلەمانێکی جوانمان هەبێ، حکوومەتێکی چاکمان هەبێ، دادگاکان ڕۆڵی کاریگەری خۆیان و باشی و بێلایانی خۆیان ببینایە، میدیای ئازاد هەبووە، کۆمەڵگەی مەدەنیمان هەبووە. ئێستا پارتە سیاسیەکان ئەبووە ململانێ بکەن لەسەر پرۆژەی باشتر، خزمەتی جوانتر، یعنی دروستکردنی وێنەیەکی حکومڕانی جوانتر لەم ناوچەیە بۆ کورد لەبەر چاوی فارس و تورک و عەرەب و هەموو ئەمانەیە کە هەیە. بەڵام بەداخەوە ئێمە ئەمەمان نەبینی، ئێمە ئەوەمان بینی کە جارێکی تر شەڕی کورد بە کورد بە کوژدانی پێشمەرگەی کورد بە کوژدانی ئەو هەموو گەنجەکە ئێمە بینیمان لە شاشەکان و لە لالەزار و لە سەرچنار و لە هەموو ئەو شوێنانە و ئەوەی ئێستا لە زیندانەکان ئەیبینین. بەڕاستی ئێمە جێگەی ئەسەفە بۆ هەمووان، چکە بۆ هەموو کوردێک، یعنی ئەگەر گەنجێک سەر بە بەرەیگەل و لاهور تاڵەبانی بێ یان سەر بە باڤڵ تاڵەبانی بێ، هەمویان گەنجن، هەمویان خەڵکی کوردستانن، هەمویان کۆمەڵێک دایک و باوکیان هەیە، خوشکوبران هەیە، کەسوکاریان هەیە. یعنی تۆ هەر ئەوە نییە خۆ ئەم پێشمەرگانە ئەم دژە تیرۆرانە ئەم هینانە تۆ لەم شەڕانەیە بەکوش دێن، ئەی بۆ بیرێک ناکەنەوە لە ناخ و دەرونی ئێستا و دایک و باوکانە ئەبێ چۆن بێ، ئەو کەسوکارانیان ئەبێ چۆن بێ، ئەو مناڵانەی کە بێباوگە بن، یعنی لەمە بەدووە، یعنی نازی باوکیان نامێنێ، ئەو خێزانانە چۆن هەڵەوەشێنەوە. یعنی ئەمە بەڕاستی کارەساتێکی مرۆیی زۆر گەورەیە کە دروستیان کرد. یعنی لەبەر ئەوە یعنی پێویستی بەوە هەیە کە ڕێگری لەمە بکرێ. بەس ئێمەژە پرسین ئەم ڕێگریا بێت چی بێت. دوای دین سەر لێکەوتەکانیشی مامۆستا عومەر خزمەت کاک فەرمان جەنابیش بەخێر بێی، سوپاسیان بەدەبوون دەکەین. ئەگەر لە ڕووی یاساییەوە خوێندنەیەکمان بۆ بکەی بۆ ڕووداوانەی سلێمانی، هەم ئەوەی کە فەرمانی دادگە هەم بەکارهێنانی هەیە تەقەکردن لە یەکتر، چۆن خوێندنەوەی بۆ بکەین ئەو ڕووداوانەی کە ڕوویدا؟ تاقان سڵاوتان لێبێت، زۆر سپاسانەکەم. تەبان بەداخەوە بەڕاستی ئەمە ڕووداوێکی ناخۆشەوە لامان کە کارەساتێکی گەورەیە لە ڕاستیە، کەمی گەورەی بۆ سلێمانی، بۆ کوردستان، بۆ خەڵک لە ڕاستیە. من سەرخۆشی یەکەم لە کەسوکاری و قوربانیانە کە بەڕاستیە لەکە لە شەڕی کۆکوژی و براکوژیا بوونێتە قوربانی. تاوان کە حەکی من بە بڕای من بابەتەکە زۆر تەفسیری قانونی هەڵناگرێت لە ڕاستیە، ئەوەندەی ڕوبەڕووبوونەوەی سیاسی، ئەوەندە خەلفەتی سیاسی، ئەوەندەی پێکدادانی دوو هێزە لە ڕاستیە. ئەگەرچی ئێمە سەرەتا گوێویستی ئەوە بن گوتەن گوایە ئامر قەبزێک کە لە ڕۆژی پێنجشەمایە دەرچووە بە پێی مادەی 56 لە قانونی عقوباتی عێراقی، کە دیارە مادەی 56 لە ڕاستیە عقوبەیەکی زۆر قورسی نییە. مادەی 56 دوو عقوبەیەتایە، عقوبەیەکیان لە 7 ساڵ تێ ناپەڕێ، عقوبەیەکیشان لە 2 ساڵ تێ ناپەڕێ. ینی چییە مادەی 56 مادەی 56 بریتە لە ڕێکەوتنی تاوانکاری، یعنی زەنگیەوەی یەکێتیەوەی پێتۆمەتبار کرد، چی لە خۆ دەگرێت؟ مادەی 56 بریتە لە ڕێکەوتنی چەند کەسێک بۆ ئەنجامدانی تاوانێکی گەورەیە تاوانێکی بچووک. ئەگەر تاوانەکە گەورەی باتە تەنها ڕێکەوتنە، یعنی ڕێکەوتنەکە کراوانی دەست نەدراوەتە کارێکەوە، بەدە بە تەنفیز نەکراوە، شروع نەکراوە لە کارێکە، تەنها ئیتیفاقێکی تاوانکاری هەیە بۆ ئەوی تاوانێکی گەورە بکەن یا تاوانێکی بچووک، یان جینایەتێک یا جون هەیە. ئەگەر ئیتیفاق لەسەر جینایەتێک بێ سزاکەی ئەڵێ نابێت لە 7 ساڵ تێپەڕێ، ئەگەر لەسەر کەتنێکیش بێ نابێت لە 2 ساڵ تێپەڕێ. ینی بالمجمل لە ڕاستی قانونی ئەو مادەیەکی زۆر تون نییە، ینی مادەی قورس نییە، چونکە مادەی زۆر قورسمان لە قانونی عقوبات هەیە. بۆیە من بە بڕای من بابەتەکە زۆر تەفسیری قانونی هەڵناگرێ، وازحە کە ئەمە کێشەی دوو نێوان دوو هێزی سیاسیە و لە ناوان کێزانێکی سیاسیە لە ڕاستیە ئەوەی
کە بابەتەکە بەڕاستی زۆر وەگەڵی زۆر کارە ساتبارە کە ئێمە پێوتینەوە جاری کە عقلیەتی خەڵکی ئێمە بەداخەوە بۆ شەڕی براکوژی و شەڕی خۆکوژی ئامادەیە ئێمە پێمان وا بوو مەترسی شەڕی براکوژیمان تێپەڕاندووە ئێمە پێمان وا بوو دەرز وەرگیراوە لە کارە ساتەکانی شەڕی ناوخۆ شەڕی براکوژی بەعکسەوە بە شێوەیەکی تون و تیژتر بە شێوەیەکی خراپتر بە شێوەیەکی بەڕاستی کارە ساتبارتر جارێکی کە وێنەی خۆی شەڕی براکوژی بەڕاستی لە ذهنی ئێمە جێهێشتەوە بۆیە ئەم ڕووداوە ینی کەمتر بە بڕامی تەفسیری قانونی هەڵەگرێ ئەگەرچی ئەو ڕووداوانە ینی دوای ڕووداوەکە ینی بە دڵنیاییەوە کوشتنی هەر کەسێکەمە تاوانەوەمە وازەح ئەمە عقوبەی خۆیە بەڵام ئەمە بڵێن بابەتەکە ئەوەندە خەلفێتی سیاسی ئەوەندە خەلفێتی قانونی نییە لە ڕاستیە باشە بەس ئەو مادەی 56 بوو سەرەتا بە دوایی دەستگای یاسایشی هەرێم یاخود بڵێن دەستگا ئەمنیەکانی یەکێتی دەڵێن کراوە بە 406 ئەو مادەی کاوانی پێتۆمەتبار کراون ئەو چی لە خۆ دەگرێ مادەی 406 کوشتنی بەیان قەستە کوشتنی بەیان قەستش عقوبەکەی ئەدامە لە ڕاستیە 406 ئەوەی تێدایە بڵێن لەو مادەی 406ەکە بەڵێ عقوبەی 406 ئەدامە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە دوای ڕووداوەکە ینی قسە لەسەر ئەو کراگوایە مادەکە 406 ڕووداوەکە باز لە مادەی 56 کرا یعنی ئەمەش کاک حەکیم بۆ تەفسیری محکەم و حاکمە مێنێتەوە لە ڕاستیە حاکم چۆن بۆ خۆی تەفسیر وایە تەکیفی مادەکەکە تەکیفی واقعیەکەیەکەوە ئەم شتێکی بیدائیە ینی مجرد پرۆسی لێکۆڵنەوە کە دەست پێیەکە مجرد پرۆسێکی بیدائیە پرۆسی تحقیقی بیدائیە حتى کۆتایی محکەمە ئەکرێ مادە چەندی جار گۆڕانکاری بەسەرا بێنێ و سەلاحەتی محکەمەیە لە ڕاستیە شتێکی ئەوەندە گرنگ نییە بەڵام ئەوەی کە گرنگە بوترێ بە بڕا بنم بابەتە کەمتر ڕەبتیە بە محکەمەوە کەمتر پەیوەندیە بە قانون لە ڕاستیە کەم فەرمان دەستگیرکردنەکە هەر وتیان لەوێ هاتووە بە زۆر جار بڵێن تەداخولی دادگاکان هەیە ئەمە کاریگەر لەسەر مەسەلەی یاسا و دادگاکان نیە بۆ نوار خۆی سەرۆکیەکیتی پێشە دەڵێ ئێمە دادگامان دادگانیە ئەمر بە دادوەرەکان دەکەن و قسەی خۆیان بووم لە هەردوو دەبەرەکەم حاڵەتە کاریگەر لەسەر دەستێوەردان لە دادگا و سەروەری یاسا و ئەزانی یە بەداخەوەمە حنەریتێکی زۆر خراپە مەساڵی دوایش بەکارهێنان یاخود ئاڵاندنی دادگا لە کەرسیاسەکانی خۆیانەوە دادگا هەرگیز ناتوانێت بێلایەن بەلەنوان من و تۆ و ئەگەر تەرەفی بەرامبەرمان سەرۆکی حیزبیەکەتی پارتی ببەدڵنەوە ناتوانێت بێلایەن بەلەنوان سەرۆکی حیزبێکی معارەزە سەرۆکی حیزبێکی دەسەڵات واضحە لەبەرەوەی ناو سیستەمێکە لەو مەنزومەیەکە کە ئەم مەنزومە داڕێژراوە بەپێی بەرژەوەندی خواسی دەسەڵات واضحە یعنی دەسەڵاتی دادوەری پۆستە گرنگەکانی لە ڕاستیە بە چۆن دانرێەوە چۆن ڕەنگرێژ کراوە ڕەخمی وجیانی بوونی وجودی ینی چەنەها کەسی شەریف و ینی زۆر پیشەی و باش لەو دەسەڵاتەیە بەڵام کۆی سیستەمەکە جێگەی ئومێدی گەورە نییە وەکو جەنابی شوباسیگە لە دوای اعترافی سەرۆکی یەکێتی و ینی قسەی چەندین بەپرسی یەکێتی پارتی بەوەی کە دەسەڵاتی دادوەری وجودی نییە وەکو دەسەڵاتێکی دادوەری فعال و پیشەی بەڕاستی پێویست ناکە بگەڕێن سەر ئێمە قسە لەسەرەوەگان تەبریدان بۆ بهێنەوە دەسەڵاتی دادوەری جێگەی ئومێدی گەورە نییە و ئەوەی من کە ئەیبینم دەسەڵاتی دادوەری ئەبێ لێ بگەڕێ بۆ ئەوەی لەژێر هەژمونی خۆی و بڕیارەکانی خۆی ئابێەوە خۆی تەکی بۆ مادەکان بکەوە خۆی بڕیارەکان دەربکەوە خۆی خوێنەوە بۆ واقعیەکان بکە بەڕاستی بەڵام ئێستا تەلەفۆنکردن بۆ دادوەرێ بڵێ تاوانێکی وا ڕووی داوە لەن هێزێکی ئەمنی و دادوەرەکە نەتوانێت ڕەتی کات و نەتوانێت بڵێ وانە احترافێکی حازرکەنی دەبەرەمی دادوەرەکە بڵێ کاگەمە فڵانە کەسە بۆنەوە منم ئەمە تۆی احترافی کردووە لەسەر قەتڵێک کە فعلا احترافی شکەم لە بەرەم تۆی دادوەر تاوانی چیە لە ڕاستی لەو بابەتە بەڵام بەگشتی من مەسئولیەتە ینی شانی هیچ دادوەرێک کاڵی ناکەمەوە لە مەسئولیت بەڵام بەڕاستی مەسئولیەتەکە گەورەترە لەوەی لە بەدەسەڵاتی دادوەری ڕاست بکرێتەوە واضحیان دەستوەردانەکان زۆر گەورەیە و ئێمە بینیمان بە چاوی خۆمان کە بۆ خلافێکی سیاسی بەڕاستی دەبابە بەکارە مەدفعە بەکاردێت ینی ئەنواع چەک بەکاردێت لە ڕاستیە بۆی ئەمە ئەکرێ بڵێن ینی تەراجعێکی زۆر گەورە بۆ بەڕاستی ڕووداکە ئەمە ینی کاکە حەکیمەکە لە مەدرسەکانی تریژەوەیە کە متمانی خەڵک بە دەسەڵاتی دادوەری زۆر خراپتر لە ڕووداوانە خەڵک تێگەینە کە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی خەڵک نییە دەسەڵاتێک کە بەپێی تەموحی سیاسەکان پێ ڕووداوە سیاسەکان ئەجوڵێ بەپێی بارگاویە بە شخصی لە سیاسەکان بە ئەجەندا سیاسەکان یعنی بۆیە بە بڕۆی من باشترین شتەوەیە خلافە سیاسەکانن ئەگەر هەر جوزانم هەر ڕووداوێکی سیاسی خلافێکی سیاسی لە محکەمە گەڕن چونکە بەڕاستی ینی خەڵکی سلێمانی شاری سلێمانی هەولێر کوردستان خەڵکەکەی خاکەکەی مستەقبەلی دەرونی بەڕاستی لە خلافەتی سیاسی ئەمانە گەورەتر و مقدسرە بەڕاستی ئەنواعی تڕۆقەیە بۆ یەکلاکردنەوەی خلافەتی سیاسی لەگەڵ ئەوەشا کە جەناب دەزانی چەندین یاسایەمانەیە منعی انتشاری ینی ڕێگری کردووە لە حیزب هێزی چەکداری هەبێ بەڕاستی ئەگەر هەر ئیش بۆ یاسانی خۆیان بکرێت ئەبێ ئەو یاسادا حیزب نابێ هیچ چەکداری بزار حیزبێک بێت جا پارتی بێ یەکێتی بێ بەرەیگەل بێ هەر کامێکیان پێدراونی بەداخەوە وای لێ هاتووە خەریکە یاساکە تەنها تەطبیقەوە بەسەر و حزابی معارەزەیە خودەوە حزابانی کە دەسەڵاتی ئەگەر ناخو یاسای ژمارە هەفتەی ساڵی 1993 لە دوای هاتنەوەی بەری کوردستانی کە دەرچووە بە ئیتفاقی و حیزبانە خۆیان لە مادەی 15 ئەڵێ منعی کردووە لە حیزب بۆی نیە حیزبی هێزی چەکدار و شێوە چەکداریە بێ ئەڵا شێوە چەکداریە بێ ئێمە یاسای ژمارە 36 ساڵی 2015 مانەیە کە لە پەرلەمانی عێراق دەرچووە دیسانەوە یاسای حزابی عێراقی کە بەسەر ئێمەش تەطبیق بێ بۆ کۆمیسیۆن ملزمە بە جێبەجێکردنی یاسایە
ئەو یاسایش لە مادەی 9 دیسانەوە منعی کردووە لە مادەی 25 دیسانەوە منعی کردووە لە مادەی 52 عقوبەی بۆ داناوە ئەڵێکاکە حکوم ئەدرێ ئەو کەسێک کە چالاکی عسکەری بکاتنەوە حزبی سیاسی دەستوری عێراقیمانەیە لە مادەی 9 بەڕەهایی ئەم شتەی قەدەغە کردو کە ڕاستی حیزبی سیاسی گروپی چەکداری هەبێت. بەڵێ سوپاس دێمە خزمەت زیاتر دەکەین چینە هەولێر لای دکتۆر ئەحمەد وەتی کاکتۆر سوپاسی ئەمەدەبوونی بەڕێزی دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێش بزانین لەسەر دەمێک کە بڵێن لە مێژووی کووردا ناکۆکی بۆ ناکۆکی سیاسی هێزی چەکدار بەکاراتوە سەرنجی بەڕێزت مەسەرەن دوایینە ئەوەی نێوان بافڵ تاالبانی و لاور شێخ زەنگی بوو و پێشتر محەممەدی حاجی محمود لەگەڵ براکەی وە کۆمەڵە گروداوی دیکەیانی بەکارهێنانی هێز خوێنەوەی بەڕێزت بۆچی پەنا دەبرێتە بەر بەکارهێنانی هێز بۆ گلاکردنەوەی ناکۆکی سیاسی. بەڵای خۆی بەخشدە میهرەبان سۆر سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزم هەیە بۆ هەردوو میوانەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست. ئەوەی ڕاستی بێت بەکارهێنانی هێز یا بەکارهێنانی دادگاکان ئەوە بەپێی دەستوری عێراقی و هەروەها بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستانیش قەدەغەیە ئەوە خۆمان نەزانین کە مادە یاساییەکان ئەویان قەدەغە کردووە بەڵام ئەمەگەر مەسەلەی یاسا وەکو دەقی یاسایی بە شێوەیەکی نەزەری جایە لەگەڵ جێبەجێکردنی یاسا بە شێوەیەکی کردداری ئەوەی بەڕاستی ئەیبینین لە نەک لە هەرێمی کوردستان لە عێراق بە شێوەیەکی گشتی یاسا و دەستور بە شێوەیەکی نەزەری یاسای جوان هەیە مادەی باشێ لە دەستوری عێراقیە بەڵام بە شێوەی کردداری بەداخەوە متمانە نییە بەو یاسانە و متمانە نییە بە دادگاکان. بینیمان محکەمەی فیدرالی کە باڵاترین دەسەڵاتی یەکلاکەرەوەی هەیە لە عێراقدا لە بەرژەوەندی کوتلەیەک و بۆ پێشێرکردنی مافی کوتلەیەشی تر بڕیاریدا کە دەستوریش نەبوو و لە هەرێمی کوردستانی بە هەمان شێوە ئەبینین کە دادگاکان جێگەی متمانەی خەڵک نین و جێگەی متمانەی دەسەڵاتیش نین. لە سلێمانی متمانە نییە بە دادگاکانی هەولێر لە هەولێر متمانە نییە بە دادگاکانی سلێمانی و بەرپرسانی زۆریان باشکرا ڕایان گەیاندووە کە محکەمە و دادگاکانی ئێمە جێگەی باوەڕ و جێگەی متمانە نین بۆیە هیچ متمانەیەک نەماوە لە نێوانی هاوڵاتیانیش بە دادگاکانی خۆیان و ئەمە وا دەکا کە بەڕاستی هاوڵاتیان وا بڕوان ئەو پرسانەی کە بناوی یاسایان لێ ئەندرێ و بەناوی یاساوە یەکلاکرێنەوە چ لە هەرێمی کوردستان چ لە عێراقیش ئەوە ڕەهەندی سیاسی هەیە نەک ڕەهەندی یاسایی بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دادگاکان سربەخۆنین بەداخەوە و دەسەڵاتی دادوەری ئەگەرچی دەسەڵاتێکی سربەخۆیە بەپێی یاسا بەپێی دەستور هەروەها بەپێی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بەڵام کاتێک ممارەسەی دەسەڵاتەکانی ئەکا ئەو سربەخۆیە نیە تەنانەت ئەنجومەنی دادوەری وەکو هەموو دەسەڵاتەکانی دیکە هەموو پۆستوپلەکانی تر ئەوەی بە شێوەیەکی محاسەسە دابەشکراوە لە نێوانی هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان. بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتت کاکتۆر دێمەوە خزمەتت کاکتۆر ئەحمەد مامۆستا عومەر بێمەوە خزمەت بەڕێزت بینە سەر لێکەوتی ئەم بڵێن لەسەر ئەو ڕووداوانە جا بەکارهێنانی دادگا بێ هێزی سەربازی بێ یاخود پارەش بێ سەر لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە بنەماڵ دەسەڵات لێکەوتی چیە لەسەر ئایندە و دۆخی هەرێم؟ بەڵێ وەکو پێشتریش باسمان کرد کاریگەری ئەم ڕووداوە لەسەر دۆخی هەرێم زۆر بەخراپ ئەکەوێتەوە. یعنی ئێستا ئەبینین تۆ هەر سەیری سۆشیال میدیاکە دید و بۆچوونی خەڵک پێشتر چۆن بوو تێڕوانینی خەڵک چۆن بوو ئێستا چۆنە پارتە ئۆپۆزیسیۆنەکان ئێستا چۆن مامەڵاکەن و پێشتر چۆن باسی ململانەی سیاسی و دۆخی سیاسیانە کرد و ئێستا چۆنە و قونسولی و سەفارەتەکانیش کە لە هەرێمی کوردستان و هەولێر و سلێمانی هەن ئێستا ئەبێت چ دوو تێڕوانینێکیان بۆ هەرێمی کوردستان و بۆ پشتیوانیکردن لە کێشەی ڕەوای هەرێمی کوردستان و پاراستنی قەواری هەرێمی کوردستان هەبێت چونکە ئێمە ئەبینین کە ساڵانێکی زۆرە یعنی تێپەڕبوونی نزیکەی 34 ساڵ بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە مێژوویەکی زۆرە لە ماوەی ئەم مێژووەیە ئەیانتوانی زۆر شتی گەورە بکەن یعنی ئەو حکومڕانی کە کورد ئێستا کردوێتی حکومڕانی بەعس ئەوەندە نەبوو یعنی لەبەر ئەوە
ئەبواە ئێستا کوردستان لە دۆخێکی ترا بواە و گەشە پێدانی هەرێمی کوردستان لە ئاستێکی ترا بواە و دامەزراوە دیموکراسیەکان گەشەی بکردایە و لە ئاستێکی ترا بواە. یعنی ئێمە قۆناغی شەڕی ناوخۆمان بینی بوو ئەوە ئێستا و قۆناغە ئێستا قۆناغی دووهەم بێ. قۆناغی دووهەم قۆناغی بنیادنانەوەی دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بوونی پەرلەمانێکی کارە و بوونی حکومڕانیەکی چاک و بوونی دادگاکان بە شێوەیەکی سربەخۆ و بوونی کۆمەڵگەی مەدەنی. چونکە ئێمە لە ئەم چوارچێوەیە تۆ ئەتوانی باری ژانی گوزەرانی خەڵک باشتر بکەی، وێنەیەکی جوانتر بۆ حکومڕانی هەرێمی کوردستان دروست بکەی و هیوا و ئاواتێک بۆ گەنجی کورد و نەوەی نوێی کورد دروست بکەی کە ئینتیمان زیاتر بێ بۆ نیشتیمانیان، بۆ کوردایەتیان، بۆ پاراستنی قەوارەکە. یعنی ئەبووە ئێمە ئەم قۆناغی دووهەمە ببینین و ئەو سەرکردانەی کە پێشتر شەڕی ناوخۆیان کردبوو، پێشتر سەرکردایەتی شۆڕشیان کردبوو، پێم وایە ئەمانە بەرکەنار بخرانایە لە سەرکردایەتی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە. چونکە ئەم دۆخە پێویستی بە عەقڵیەتی تازە هەیە، پێویستی بە ئەزمموی تازە هەیە. دووز دەکەن لە شاغ نەبوون وایە بەڵام لەژێر هەژمونی عەقڵیەتە، بەڵێ لەژێر هەژمونی هەمان سیستم و هەمان دید و بۆچینی حکومڕانی و شۆڕژێڕێتی هەنگاویان ناوە. ئەگەر حکومڕانیەکی کراوە بۆیە بۆ نمونە، ئەگەر ڕێگە خۆش بکرایە بۆ ئەوەی ئاڵوگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستانە ببوایە و هەڵبژاردنێکی ڕاستەقینە و هەڵبژاردنێکی باش و دیموکراسی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرایە. لەبەرەوە بوونی ئەم دۆخە وای ئەکرد ئێستا جۆری حکومڕانیەکە جۆرێکی تر بێ، دامەزراوەی تر بێ، هێزی پێشمەرگە ڕۆڵی خۆی هەبێ و پارتە سیاسیەکان فعلەن پارتی سیاسی بوونایە. یعنی پارتی سیاسی بوونە بەوەی پارتی سیاسی میلیشیای نەبێ، پارتی هێزی چەکداری نەبێ و ئەمر و فەرمان بەسەر دادوەرەکان و بەسەر وەزیرەکان و نازانم بەسەر چیانەکە. لەبەر ئەوە هەر یەکەیان ڕۆڵی خۆی هەبوایە و حەزب هەڵبسە بە بەرپرسیارەتی خۆی. بەڵام زۆر بەداخەوە ئێمە ئەم دۆخەی ئێستا ئەیبینین، یعنی لە دوای ڕاپەڕین و ساڵەکانی نەوەت و ئەوانە زۆر خراپترە. یعنی ئێمە ئێستا ئەو دۆخەڕامێتەوە بەڵێ یعنی ئێستا تۆ خزمەت مامۆستا زانام دکتۆر ئەحمەد حازرە بۆی کاتێک بندێمەوە خزمەت زانش کاک فەرمان. کاک دکتۆر ویست قسەکان تاوکەی باسی بەکارهێنانی دادگا و هێزی سەربازی بەزە ڕووداوی کێسە لە بڵێن لەسەر ڕۆژی ڕابردوو لە سلێمانی ڕوویدا، چی پێوتین لەبارەی مەسەلەی یەخستنەوەی هێزەکانیش؟ ینی ئێستا پێشتر هەوڵ هەبوو بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە، بەڵام دەبینێمە هێزی جۆرا و جۆری دیکە هەیە، دژە تیرۆرت هەیە، ئاسایشت هەیە، کۆماندۆت هەیە، زێرەبانیت هەیە. ینی چی پێوتین لەبارەی مەسەلەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە و فشاری وڵاتانی هاوپەیمان بە حساب بۆ یەخستنەوەی هێزەکان؟ وڵای قوربان ئەوەی چەند ساڵ هاوار ئەکرێ و کە ئەو هێزی پێشمەرگەی کوردستان یەک بگرێتەوە لە سوارچەی وەزارەتی پێشمەرگە، هاوپەیمانان تەوسیەی هەردوو حیزبەکەیان کردووە، لیژنە و لیژنەکاری پێکاتووە لە پەرلەمانی کوردستان، لیژنەی کاروباری پێشمەرگە هەیە، وەزارەتی پێشمەرگەمان هەیە. بەڵام تا ئێستا هێزی پێشمەرگە بە فیعلی یەکی نەگرتوێتەوە و هێزەکانی تریش دابەش بوونە. هێژی دژە تیرۆر هەیە لە هەردوو لە، هێژی ئاسایش هەیە لە هەردوو لە، هێزی کۆماندۆ هەیە، هێزی زێرەبانی هەیە، هێزی نازانم چی 70 هەیە. ئەمانە هیچیان هێزی نیشتیمانی نین بە مانای وشە بەڕاستی، بە مانای ئەوەی کەوا هێزێک بی نیشتیمانی بێ لە ژێر دەسەڵاتی حکوومەت بێت بە ئەمر و فەرمانی حکوومەت هەڵس و کەوت بکات و کار بکات. ئەوە یانە و ڕووداوانەی کە ئێمە لە سێدەی ڕابردوودا شایەدی بووینە لە هەرێمی کوردستان و لە هەردوو زۆنەکە، ئەوەمان بۆ سەلماوە کە تا ئێستا هێزێکی یەکگرتووی پێشمەرگەمان نییە، هێزی ئاسایشی یەکگرتومان نییە، هێزی ئەمنی یەکگرتومان نییە، تەنانەت حکوومەتێکی یەکگرتووی هەرێمیشمان نییە، بەڵکو دوو زۆنمان هەیە، بەڵام بە شێوەشی شەکڵی یەشی گرتووەتەوە. بەڵام لە ڕاستیدا ئێمە هەردوو ئیدارەیمان هەیە. ئەمەش بووە بەڕاستی خاڵێکی نەرێنی، خاڵێکی سەلبی لەسەر هەرێمی کوردستان لە چاوی ئەو وڵاتانەی کە لە هەرێمی کوردستانن هەو قورسوولخانە و نوێنەرایەتیان لە هەرێمی کوردستان هەیە، وڵاتانی دەوروبەر و تەنانە لە چاوی حکوومەتی فیدراڵیش.
بەڕاستی ئەمە وای کردووەکەوە دەسەڵاتەکانیش لە هەرێمی کوردستان لاواز ببن هەژمونی حیزبی بەسەر پەرلەمان و بەسەر حکوومەت و بەسەر هێزی پێشمەرگە و دام و دەستگاکانە زیاتر بێ زیاتر بڕیاری حیزب بێتە ئەوەی بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بێ و دادگاکانمان بەڕاستی سربەخۆنین. ئێستا ئێمە زۆر بڕیارمان هەیە لە نەوەتەکانەوە لە سەرەتای 2000ەکانەوە لە پەرلەمان دەرچووە بەڵام جێبەجێ نەکراوە سەبارەت بە مەسەڵەن دەستگیرکردنی هەندێک لەوانەیە کە تۆمەتبار کراون ئیتر تۆمەتەکانیان ڕاست بوو بێ ڕاست نەبوو بێت بەڵام جێبەجێ نەکراوە هەندێک بڕیاریشێ زۆر بەپەلە نەبێت جێبەجێ بکەن بەڕەوە بەڕاستی ئەمە وا دەکاوەکو مامۆستا عومەریش ئاماژەی پێدا حکومڕانی هەرێمی کوردستان ئەزمموی هەرێمی کوردستان لە چاوی وڵاتان و لە چاوی ئەوەی کە ئێمە وتمان ئەزمونێشی حکومڕانی پێشکەوتومانە بێ کە ئەبێ عێراق و وڵاتانی ناوچەکە چاومان لێ بکەن ئەم ئەزمونە ناشیرن بێ و ئەم ئەزمونە بەرەو دواوە بێتەوە لە باتی ئەوەی کە بەرەو پێشەوە بڕوە. یعنی من پارێزەر بۆی باس کردم و توێتی دادوەر هەبووە پێی وتومە من پەشیمانم لەوەی کە دادوەرم من شەرم لە خۆم ئەەکەم لەوەی کە دادوەرم چونکە بە تەلەفۆنێک بڕیاری دادگامان پێگۆڕن حکمی دادگامان پێگۆڕن ناسارە بین کەەوە حەق بکەین بە ناحەق بکەین بە حەق. یعنی ئەمە لە سەرزاری دادوەرێک لە هەرێمی کوردستان ئەو قسە کراوە بۆیە ئەمە بەڕاستی کارەساتە. بەڵێ دەینەوە خزمەتت کاک دکتۆر ئەحمەد کاک فەرەنبەی خزمەت بەڕێزە سەبارەت بە جوڵاندنی هێز لە ڕووی یاساییەوە چۆنە سەرۆکی حەزب بێت بڵێن ئێستا هێزەکان دابەش بوون ئەو دەسەڵاتەی هەیە چۆنە جوڵاندنی هێز یاخود ئەگەر کەسێک فەرمانی دەستگیرکردنی هەبێ چێ دەبێ وەرکە بگرێتە ئەستۆ؟ طبعا واضحە فەرمانی دەستگیرکردن پۆلیس جێبەجێکە بەپی قانون لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆوە هاتەوەی ڕەبتی بە دادوەرەوە هەیە پێشمەرگە نیە لە ڕاستیە خۆی پێشمەرگە باز ناکرد لەم ڕووداوانە بەکارهاتبێ ئەمە ئیسلامی بەس باسی دژە تیرۆر و ئاسایش و کۆماندۆ ئەوانە بەشێکیان پێشمەرگە جگە لە ئاسایشەوانی کە پێشمەرگەن جگە لە ئاسایش و پۆلیس ئەوان پێناسەکان پێشمەرگەیان بەڵێ ئەوان بڵێن سەر بە وەزارەت یانێکیان ئەنجومەنی ئاسایشن هەندێکیان سەر بە وەزارەتی ناوخۆن بڵێن ئەوانی پێشمەرگە سەر بە وەزارەتی پێشمەرگە بەڵام هێزەکانی هەفتاش کە باسەکرێمان سەر بە وەزارەتی پێشمەرگە ڕاستەوە هێزەکانی هەفتەوە سەر بە وەزارەتی پێشمەرگە بەزۆکو بڵێن جوڵاندنی هەیە فەرمانی دەستگیرکردنەکە دەبێت پۆلیس جێبەجێ بکە بەس پۆلیس بۆ ینی ڕۆڵی غایبە یاخود کەمە لەو ڕووداوانە یاخود بۆ پۆلیس هەر لاواز کراوە ینی هێزی تایبەتی دیکە بەقوت کراوە واضح هەموو وەڵامی پرسیارەکە بۆ جۆرەیەک ئەوەی لەژێر فەرمانی دادوەرەیە هێزەکانی ئاسایشی ناوخۆن لەگەڵ پۆلیس ڕاستە بۆ جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن و باقی بابەتەکە ژەوی پەیوەندی بە هێزی پێشمەرگەی واز هێزی پێشمەرگە بۆ زەبتی ناوشار نیە لە ڕاستیە بۆ ئەوەی کە خەتەرێک ئەگەر لا سامە حەڵامشە ڕوبەڕووی هێرشێکی دەرەکی بووە ڕوبەڕووی مەترسیەکی دەرەکی بووە ئەوەی تەداخل یا ڕوبەڕووی داگیرکاری بۆ هێزی پێشمەرگە لەم حاڵەتانە ئەبێت تەداخلکەوە فەرماندەی خۆی هەیە و واضحە پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و فەرماندەی کوشتە سەکدارەکان سەرۆکایەتی هەرێمی کوردستانە یعنی ئەم بابەتە واضحە ئەوەی پەیوەندداری بە هێزی پێشمەرگەوە لە ڕاستیە بەڵام بە دڵنیاییەوە دامەزراوی پۆلیس لە وڵاتی ئێمە دامەزراوێکی زەعیفە لەبەری وەکو کەمتر وەکو دامەزراوێکی کەسی مامەڵی لەگەڵا کرێت لە ڕاستیە ئێستا دامەزراوی تەداخلی حیزبێوە بۆ دامەزراوی بۆیەوە لاوەزکراوە پۆلیس لەناو پۆلیسی شابە دڵنیاییەوە دانانی هەر مرکزێکی بەرپرسی مرکزەکان هەرمی بە بڕیاری حیزبە واضحە بەڵام پۆلیس تابعێکی قانونی هەیە لە ڕاستیە تا شۆڕ دەبێتەوە کەمتر تەداخلی حیزبی ملتزمە بە قانونەوە زیاتر ینی کەمتر دەتوانێت ینی بابەتی لەو جۆرە بکە کە لە ڕاستی ئەمان یانەوێت وەکاک حەکیمانی بابەتەکەش ئەوەی ئێستا هێزەکان زیاتر بە کەسی کراونەک بە حیزبی لە ڕاستیە حیزب بنەماوەکو ئێمە مەرحەلەی هێزی حیزبیمان بە بڕای من پاشەشێکی ترمان کردووە ئێستا چونکە ئێستا حیزب بڕیار نادا مەکتەبی سیاسی کۆ بێتەوە بڕیاردا فڵان هێزی پێشمەرگە پێسەر فڵان شەخص بڕیارەدا ناو حیزبەکانە بەداخەوە ئەمە پەیوەندی بارودۆخی ناوخۆ حیزبەکانەوەیە کە ئێستا لە ناوخۆ حیزبەکانی شا با بڵێن حکمی تاگڕەوی هەیە لە ڕاستیە بۆیە حیزب ینی گروپی کەسین ینی گروپی کەسین و کەمتر پەیوەندیان بە حیزبەوەیە چونکە لە سەردەمی پێشتری شەخۆ حیزب بڕیاریدا بەڵام کەمتر ئەم جواب ئەمنیەمان کەمتر بینیوە لە ڕاستیە بۆیە ئێستا لە بارودۆخی حیزبی کەسی و ینی گروپی کەسیان ڕاستی من وایە بینم ئەنی ڕۆڵی ئەوەی پێشتر باسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ناوەندەکانی بڕیار حیزبوانە نەماون ئێمە تەمەنامان کرد لەم گروپانە ینی دەسەڵاتی هێزی ئەمنی تەمانێکە لە کارەساتەکان ئەوەیە کاکە وەرکو و دومیوانە بەڕێز باسییان کە و باسن لەوە کە بەم جۆرە سیمە هەرێمی کوردستان ناشرینێ بە بڕامی سیمە هەرێمی کوردستان دەمێکە ناشرین بۆ لە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەڵگەش بۆ ئەوەی پێگەێنەری سەرەکی ئەم هەرێمی کوردستانە کە ئەمریکا
لە قۆناغە زۆر هەسیارەکان ئامادەنی پشتیوانی هەرێمی کوردستان بکە. ئێستا بۆچی لە صراعی هەرێمی کوردستان و حکوومەتی دەسەڵاتی شیعی عێراق ئامادەنی پشتیوانی هەرێمی کوردستان بکە لە کاتێکە بەپێی عەقڵ و لۆژیک تۆ بێ لە ڕێی دیپلۆماسی بەهێزتر بی پێگە و موقعی ئەمریکا لێرە بەهێزترە وەک لە خواروی عێراق ئەو صراعی سیاسی لەگەڵ ئەمریکا هەیە تۆ نیدە لە ڕاستیە تۆ خۆ بە ینی پەناگەیەکی ئێرە بۆکو پەناگە بۆ ئەمریکانە بینیت و ینی شوێنی ئەمریکەکانە و موقعی دیپلۆماسی سەربازی ئەمریکانە بۆچی پشتیوانی ئێمە ناکە بۆ لە 16 ئۆکتۆبر ئەمریکان پشتیوانی ئێمە نەکرد لەکەیەوە هاوپەیمانان بەرنامەی بەنیشتمانی کنێزەکانی پێشمەرگە عەرزەکەن بۆ هەردوو لە هانیان ئەدەن پاریان ئەدەینە ڕاهێنانەکەن جێبەجێ ناکرد لە ڕاستیە بۆی بە بڕای منەوە مەرحەلەش کۆتایی هاتووە بە چاوی سۆز و عەتف و ینی هاوکاری لە هەرێمی کوردستان بڕواین بەعکسەوە لە موقعی استراتیژیەکان ئامادەنی پشتیوانی هەرێمی لەو ڕووداوانەی کە لە ڕاستی یەکلاکەرون ئامادەنی پشتیوانی هەرێمی کوردستان بۆچی لەبەروێزان کە لێرە هێزی حیزب بۆ لە ڕاستیە یاسا بەدەستی حیزبەوەیە بەس وەکو فشارێکی زیدیان کردووە وڵاتانە چکە ئێمە دەبین مامە لەگەڵ باقاعدەکەن هێزت هەبێ خەڵک سەرکوتکە ئەو کنسوڵەکان بێدەنگیاڵ دەبژێرن یعنی لە ڕووداوەکەی شێروانی کە غادرێکی گەورەی لێکرا ئەوە جیا لە ناکۆکی سیاسی ئەزانی کۆمەڵگەینەوە دەوڵەتی نایە بۆ ئێمە کنسوڵەکان ئەزانی لە دنیای کۆمەڵگەینەوە دەوڵەتی نایە لە داخلی کۆمەڵگەیەکە دنیایەکی دیموکراسی جوان بۆ تۆ دروستکە لە ڕاستی ئەو لێرە بۆ وازلح بۆ بەرژەوەندی خۆی لێرە ئەوەی کە گرنگە بە خەمی کورد و خۆمانەوە بێ خۆمانی لە ڕاستی تەواو بەس بە خەمی خۆتەوە دەسەڵاتە دەکات کە ئەمە بە دڵنیاییەوە ڕەنەک مامەڵی لەگەڵەکەەوە دامیشە خۆ وەکو جەناب ئەزانێ قووەتەکە حیزبی ئەزانێ فەرمان لە حیزب وەرەگرێت لە ڕاستیە بەشێکی زۆری هێزی پێشمەرگەی ینی بەشێکی زۆری هاوکاریەکان وازح لەکوێوە وەرەگرێن بەس لە دامی خۆی ئەگەرچی ئەو دامی پێشوو نەماوە تو سەرنجە هەتا بوجێ وەزارەتی پێشمەرگەی کەم بووەتەوە قسە هەیە لەم دوای ئەوەشی کە ماوەتەوە ئەبڕێ پێشتر بە وەزارەتەکەیدا ئێستا خۆیدا بەشێکە بەسەر شخصەکانە یعنی هاوکاریەکە زۆر سنوودار بووکە حەکیم وەکو پێشوو نەماوە ئەمەش پەیوەندی بۆ عەقڵێتەوە کە ناوێت ئێستا بە نیشتیمانی بکرێن یعنی بابەتی تر لە ڕاستیەوەی پەیوەندی بە دادگاکانەوە هەیە ئەمە وەکو باسمان کرد لە ڕاستی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە لە هەردوو زۆنەکەیە دادگا وەکو میراتێکی سیاسی تعاملی لەگەڵەکرێ ئەمە زۆر خەتەرەکە ینی ئاڵاندنی مشکلانە بە دادگا و وێناکردنی مشکلانەوەی کێشەی یاساین و کێشەی دادگان و حراجکردنی دادوەر و تەلەفۆن بۆکردنی و دۆسیە خستنە بەردەمی بەڕاستی و دەرفەت نەهێشتنەوە بۆ دادگا و دادوەر خۆی بیر بکاتەوە خۆی بڕاردە خۆی تەکلیفی واقعەکە خۆی بەریدە و خۆی ئازادیکە خۆی بگرێ ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ینی لەکوێ دنیا ینی بۆ جۆرە بەڕاستی نازانم ئەتا من ئەوەی کە لە کۆنی شاشتیوانە بۆ کاکە ینی لە نظامە هەرە دیکتاتۆریەکانە بۆ جۆرە دادگا مقید نەکراوە ئیلا بە شێوازی بڕیاردان و بە شێوازی حکومەت داخلکردنی و لە ڕاستیە فشار لێکردن و زەخت لێکردن و ئاراستەکردنی بۆیە ئەمە دوو جانبی هەیە کە حاکیم بڕوا ینی ئەم یەکەم پێوتینەوە شەڕی ناخۆ مەترسی شەڕی ناخۆ و عەقڵەتی شەڕی ناخۆ لە بەردرگای ئێمە تێمان نەپەڕانەوە بە جۆری مەترسیداتر بە سووڕی بە شێوەیەتر ئامادەیە لە بەردرگای ئێمەیە بابەتێکی تریش مەسەلەی بەکارهێنانی دادگا و هێزی ئەمن بۆ بەرژەوەندی لانی دەسەڵات ئەمە خەتەرێکە لەسەر هەموو کەسێک و سەبارەت بە پرسیارەکەی جەنابیش و بەڕاستی ئەم دوو من و ئێوە ئەم دوو بەڕێز چەند مافانەیە بەسەر هێزەکانی پێشمەرگەوە سەرۆکی حیزبەکانەوە دەماکانیان بەسەر پێشمەرگەوانی بەپێی قانون نابێت هیچ ڕەبتێکیان پێوە بێت بۆ جوڵاندنی هێزەکان بەدڵنیاییەوە نابێت هیچ مافێکیان بەسەر هێزی پێشمەرگەوە هیچ هێزەکانی تریش بڵێن هەر هەموو هێزەکانی طبعا ئەوە من کاڵم هێزی پێشمەرگە ینی خۆی ئەوانی کە ئەوە هیچ ینی تابعێکی حکمیانی عەلەقەل لەسەر وەرەقە و بە یاسا ینی بە حکمی کراون بەڵام لەسەر هێزی پێشمەرگەش نابێتە داخل کرێکاکە نابێت بجوڵێن چی دەڵێ زۆرجار ئەوە نابدەبنرێ سەپاندنی یاسا بۆ نمونە یەکێتیش لێرە قسەی خۆی هەیە دەڵێ ئەوڵ هەبووە بۆ تێکدان و ئەمە سەپاندنی یاسایە ئێوە چۆن نەخوێنیت ئەزانی کاک حەکیم لە هەردوو زۆنەکە ئەمە هەیە لە ڕاستی کاتێک بار عملێکی ئەسکەری هەڵسنەوە ناڵێن ئێمە هەڵساوین قسای معارەزەمان کردووە ینی قەمعی خەڵکمان کردووە بە دڵنیاییەوە پێناسێکی بۆ دۆزرێتەوە ینی لە لای پارتی لایەکەتی شەو هەمان عەقڵیەتە ینی خۆی بەستە بەداخەوە ینی کە تاوانێک لێرە ڕووەدا میدیاکانی پارتی لەوێ زۆر گرنگی پێدەن و بەعکسەوە بێدەنگە بن لە تاوانێکە لە سنووری خۆیان ڕووبدا و لێرەش بە هەمان عەقڵیەت بیرەکەنەوە ینی ئێمە کارەساتە بەڕاستی بۆیە بە بڕۆ عەقڵیەتەکە هەمان عەقڵیەتەکە بەکارهێنانەکەمان بەکارهێنانە تاوانەکەش هەمان تاوانە و مەترسیەکەش هەمان مەترسیە ینی دادگا لێرە و لێ فەرقێکی ئەوتۆی نیە هێزی چەکتا لێرە و لێ فەرقێکی ئەوتۆی نیە بەکارهێنان و تەداخلەکە فەرقێکی ئەوتۆی نیە لە ڕاستیە و تقریبا ئێستا یەکسان هەمان عەقڵیەت کۆپی یەکترن بڵێن ئێستا هەمان شتە خۆی پێشتر ئەوە تا لە سلێمانی نەفەسێکەیە بەڵام بەڕۆمە لە دوای ڕووداوانەوە بەڕاستی بەرەو کەمبوونەوە ڕۆژوە یعنی من بجیاوازێکی وا نابینم بەداخەوە بەڕاستی لە ڕووی بەکارهێنانی دادگا هێزی سەربازی یعنی جیاوازەکە چیە لە ڕاستیە جیاوازەکە بە جیاوازی چۆن وێناکرێت جیاوازی بە فرەی سیاسی وێناکرێت ئازادی سیاسی هەبێت ئازادی خۆپیشاندان هەبێت ئازادی بیرکردنەوە هەبێت ئازادی چالاکی سیاسی سەرسلێمانی وەش کەم بۆ تۆ ئێستا خۆپیشاندان ڕێگە پێ نادەن وایە پارتی سیاسی شاری لەسەرەوە ئەزانی کاک حەکیمە عەقڵێتە سیاسی کە ئێستا هاتووە لە هەردوو حیزب و عەقڵێتێکی سیاسی کۆنا بەڵام لە بەرگێکی تازە عەقڵێتی سیاسی نەوەیەکی سیاسیە کە
بەڕاستی ئەم نەوەی شاخیش نییە سەما مۆستا کە باسی کرد ڕاستە هەمان عقلێتەکە هەمان عقلەتی شاخە بە مەترسیدارتر بەڵام نەوەیەکی تازە هاتووەتە پێشەوە لە ڕاستیە مهتەم نییە بە هیچ بابەتێکەوە جگە لە دەسەڵات جگە لە پارە جگە لە سوڵتە جگە لە ئەمنیە جگە لە خۆرەکاری بەڕاستیە یعنی بۆیە ئەم مەترسیەکە لەسەر هەموو حیزبێک ئەم دۆخەوە ئەم ڕووداوەش کە ڕوویداوە لە ڕاستی ئەمە لێکەوتەیەکە حەکیمانی بڕوا بکە ڕووداوی لەم چەژنە زۆر ئاسایی دووبارە بنەوە ڕوو بدەن ینی لەنا ئەم واقعیا کراپەیە کە هەیە بە ڕەم ڕووداویەکەوە نامۆنی مامۆستا سەبارەت بە بڵین کاریگەر لەسەر سلێمانیش کە پێشتر باز دەکرا پایتەختی ڕۆشنبیریە ئەنی ئەو بەعسکرتارێتی کردن نەدەکرا ئەم کێشانە لە ڕێگەیەکی دیکەوە چارەسەر بکرێ جاگارە کەسێکە تێبی بڵین دۆسی هەیە لە دادگارەگەی تر نەبوو بەکاربێنرێ جگە لە هێز بەڵە بەتایبەتی ئەم دۆخە کاریگەری زۆر لەسەر ناوبانگی سلێمانی و هاوڵاتیانی سلێمانی و ئەو دۆخی کە سلێمانی تیای هەیە کاریگەری زۆری هەبوو بەسەریەوە بۆ چونکە پێشتر تۆ هەر بە مێژووی سلێمانی سیرکە سلێمانی شاری فرەیی و شاری بیرروڕای ئازاد و شاری ڕابەرایەتی شۆڕشەکان و جوانی و پێکەوە ژیان و ئەمانە بوو یعنی لەبەرەوە ئەوەی سلێمانی شانازی پێوا کرد ئەمە بوو بەڵام بەڕاستی ئەم دۆخانە کە دروستە بن و ئەم ڕووداوە نەخوازرانەوە کە دێنە ئاراوە کاریگەری خۆی لەسەر ناوبانگی شارەکە و لەسەر سایکۆلۆژیای ئینسانی شارەکە و لەسەر ئەو پێکاتە حیزبی و سیاسیانی کە لە ناو شارەکە هەیە و لەسەر هاوڵاتیان و لەسەر کۆمەڵگەی مەدەنی و لەسەر میدیای ئازاد و هەموو ئەمانە بێ بۆ چونکە ئەو حکومڕانانەی کە لە سلێمانی حکومڕانن شێوازی بیرکردنەوەیان شێوازی مامەڵەی سیاسیان شێوازی دید و تێڕوانینیان بۆ مەسلەی مافە مەدەنیەکان ئازادیەکان و کۆمەڵگەی مەدەنی ئەمانە هەمووی دوایی جۆرە بارودۆخێک لەم سلێمانیە ئەخوڵقێنن کە خەڵک بیرروڕای بەو شێوەیە ئەبێ وە تێڕوانینی لە کاردانەوەی ئەوەیە جۆرێ تێڕوانینی تازەی بۆ دروستە بێ ینی بۆ نمونە ئێستا ئێمە ئەبینین لە ئەو ماوەی پێشوودا بانگەشە بۆ خۆپیشاندانێکرا لەبەر نەبوونی موچە و لەبەر ئەو بارودۆخی گوزەرانی خەڵکی خراپەی کە هەیە ئێمە بینیمان نزیکەی زیاتر لە 200 کەس یعنی ئامادەی خۆپیشاندانەکە بوو باشە ئەمە نابێت تۆ وای تەفسیرکەی ئەمە مانای بەهێزی و دەسەڵاتی حکومڕانی ئەم ناوچەیە و کۆنتترۆلی ناوچەکەی کردو و بەڕاستی لە ڕووی هێزەوە زۆر گرنگە نەخێر ئەبێ ئەمە تۆ ئەگەر لە دیدی گەشەپێدانی دیموکراسی و مەدەنیەت و دەستوری و یاساییەوە سەیریکەی ئەمە بەڕاستی ئەوەت بۆ ئەسلمێنەیە کە لە ناوچەی سلێمانیش هاوشێوەی ناوچەی هەولێر و ناوچەکانی تر جۆرێک لە حکومڕانی دروست بووە کە لەوانەیە بڵێم هەردووکیان هاوشێوە یەکن و لەوانەیە بڵێم هەردووکیان بە گفتوگۆ و لە یەکتر تێگەشتن ئەم دۆخەیان دروست کردووە ئەوەی لە هەولێر دروستی کردووە بەڵێ ئەوەی لە سلێمانیش دروستی کردەوەی بەرەو ئەوە ئەچێ ئەوەی لە سلێمانی ئەکرێ بیر بکاتەوە لەوەی کە چۆن هەولێر و دۆ کۆنتترۆل کراوە و ئۆپۆزیۆنی تیانی و خۆپیشاندانی تیان ناکرێ و میدیای ئازاد نییە و چالاگوانی مەدەنی ناتوانێت هیچی شێ بکە سلێمانیش بیر بکاتەوە کەواتە ئەو بەرەدۆخێکی زۆر باشە ئێمەش بە هەمان ڕێچکەیە بڕۆین ئێمەش بە هەمان شێوە پێم وایە ئەمە هەماهەنگی لێ هەیە لە بینی هەردوو هێزەکەیە لە یەکتر تێگەشتن هەیە لە حکوومەتا بەیەکەوەن لە هێزی پێشمەرگا بەیەکەوەن لە دژە تیرۆر و وەزارەتی ناوخۆ بەیەکەوەن یعنی لە دادگاکانە بەیەکەوەن یعنی خۆ هەمووی دابش کراوە بەسەر ئەم دوو حیزبەیە یعنی دەسەڵاتدارێتی ڕەها لە هەرێمی کوردستانە لە نێوانی ئەم دوو حیزبەیە دابش کراوە لەبەرەوە وردە سلێمانیش وەک ئەوەی لێدێ وەکوتم بۆچی 200 کەس زیاتر ناوێرێ خەڵک بەشداری خۆپیشاندان بکە لە کاتێکا خۆپیشاندان ناتوانێ یعنی هەندێکی بێئومێد بووە هەندێکی ناوێرێ بۆ چونکە کاردانەوەی دەسەڵاتدارانی لە خۆپیشاندانەکانی پێشوە بینیوە لەبەرەوە لە کاتێکا خۆپیشاندان مافێکی مەدەنیە بەشداری سیاسی خەڵکە لە شێوازی حکومڕانیە و مافێکی دەستوری هەیە مەدەنی هەیە لە دەستورە یعنی کە خەڵک ئەتوانێت ڕایخۆی بڵێ هەڵوێستی خۆی بڵێ و حکومڕانانی ژەبێ گوێیان بۆ بگرن کاتێک کە ئەمە نیە مانای ئیتر کۆتایی دیموکراسیە کۆتایی دامەزراوە مەدەنیەکانە و کۆتایی بیرروڕای خەڵک و کۆمەڵگەی مەدەنیە لەبەرەوە ئەمەش بەڕاستی هەنگاوێکی مەترسیدار و قۆناغێکی مەترسیدارە بۆ ئایندەی سلێمانی و حکومڕانی لە هەرێمی کوردستان کاوی تۆ ڕەحمەت ببوورە و کاتە لەگەڵ جەنابەت براین کە باسیەوەت کردەوەی کە ڕوویدا کارەسات بوو بەس دەبین لە بینی پارتیوی کێتیش بڵین ناکۆکی بنون لە ڕووی میدیایی پێشتری کێتیەوەی خورشی تەرکی زەغ دەکردەوە ئێستا
پارتیەوەی ڕووداوانەی سلێمانی وە سەبارەت بە نووسنگی مەسرور بارزانیش کەوتبوویە و هێزانە کێشەی نێوان یەکێتی و بەرەی گەلە ئەوە چۆن دەخوێنیت تۆ چی لێ دەخوێنیتەوە؟ من باسی ئەوم کرد کە دادگاکان بەڕاستی بەداخەوە سربەخۆ نین لە هەرێمی کوردستانە. باسی دادوەرێکم کرد کە لای پارێزەرێک گوتوێتی من خەجاڵەت ئەشێشم شەرمەزارم کە من دادوەرم لەبەرەوەی بڕیاری دادگا بە زۆری پێم ئەگۆڕن بە تەلەفۆنێک بڕیاری دادگام پێگۆڕن حکومی دادگام پێگۆڕن کە ئەمەش بۆ من بەڕاستی مای شەرمەزاریە. من حەزمە کردکەوە دادوەر نەبم. ئەمە لوتکەی ناومێدیە لە دادوەر کە خۆی حکومڕانە لە ناو دادگاکانە و حکوم بەسەر خەڵکە ئەدا. ئەی چیزای ئەوەی کە هاوڵاتی چۆن بێ ئومێد نەبێت، چۆن بێ هیوانە بێ، گەنجەکان چۆن سەری خۆیان هەڵنەگرن بەرە و هەندەران نەڕۆن. بەڕاستی ئەم ئەزمونە بەو شێوەیە ئەتوانین بڵێین بەرەو پاشەکشێشی زۆر گەورەتر ئەڕوا لە کاتێکە ئێمە هەموو چاوی دنیامان لەسرە نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستانن، دەسەڵاتێکی دادوەری سربەخۆ و بەهێز و بەتوانامان نەبێت چونکە یەکێک لە کۆڵەگەکانی حکومڕانی لە هەر وڵاتێکە بوونی دەسەڵاتێکی دادوەری سربەخۆیە کە بوێر بێت دوور لە دەسەڵاتی حیزب، دوور لە هەژمونی حیزب و کەس و خێڵ و عشیرەتەکان بڕیار بدا بەپێی ئەو یاسایانەی کە لە بەردەستیدایە، بەپێی بڕیار و مادەکانی دەستور بڕیار بدا، نەک بە ئاماژەی حیزب و سەرۆک حیزبەکان. ئەوەی لە هەرێمی کوردستانە هەیە بەڕاستی بەداخەوە مایەی نیگەرانیە. تەنانەت ئەو یاسا جوانانەش کە هەن کە دەرچوونە پەیوەست بە دەسەڵاتی دادوەری بە مەحاکیم دادگاکان ئەوانیش وەکو خۆیان بەڕاستی جێبەجێ ناکرێن و چەندین پرۆژەی هەمواری دەسەڵاتی دادوەری کاتی خۆی لە پەرلەمان پێشکەش کران بەڵام ئەم هەموارانە بەڕاستی جێگەی خۆیان نەگرت و تەنانەت داواکاری گشتی کە ئەویش کۆڵەگەیەکی گرنگە لە دەسەڵاتی دادوەری کە سەر بە وەزارەتی دادا کامەش بەڕاستی بۆ خۆی پێشێلکاریەکی تری یاخود بڵێن کەمکردنەوەیە لە ئەهمیەت و لە شەنی داواکاری گشتی. ئەمەش ئەم پرۆژە یاسانە هەمووی لەبار بران هیچیان بەڕاستی نەچوونە بواری جێبەجێکردنەوە. بۆیە حزب هەوڵ ئەدا لە هەرێمی کوردستان هەژمونی بەسەر دادگاکانە بمێنێ، هەژمونی بەسەر دەسەڵاتی یاسادانان و پەرلەمانە زیاتر بکە، هەژمونی بەسەر هەموو دام و دەستگاکانی حکوومەتیا زیاتر بکە بۆی کە بڕیاردەری یەکەم و ئەوەڵ و ئەخیر لە هەرێمی کوردستانە حزب بێ نەک دەسەڵاتەکان، چونکە دەسەڵاتەکان کۆڵەگەکانی حکومڕانینە نەک حیزبەکان، بەڵام حیزبەکانیش تەبعاً لە شانۆی سیاسیە ئەوانیش ڕۆڵیان هەیە، کاریگەری خۆیان هەیە، بەڵام ئەبێ بڕیاری یەکەم و ئەوەڵ لە دەستی دام و دەستگاکان نابێ کە ئەوانیش پشت ئەستورن بەو یاسایانەی کە پەرلەمان دەریانەکات و لە پێناو بەرژەوەندی گشتیە نەک لە پێناو بەرژەوەندی حیزب و تاکەکان بەتەنها. بەڵە سپاس دەکەم دێنەوە خزمەتت لەگەڵمان ببێنیەوە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە خزمەتتان لەگەڵمان بمێنەوە. درێژە بە بەرنامەی ئەمڕۆ دەیم و قسەکردن لەسەر بەکارهێنانی دادگا و هێز لە بۆ یەکلایکردنەوەی ناکۆکەی سیاسیەکان و کاریگەری لەسەر هەرێم و کاریگەر لەسەر بێومێدکردنی خەڵکیش و لەسەر داهاتووی هەرێمی کوردستانیش. کاک فرەم بێم و خزمەت بەڕێزت سەبارەت بە ئەو ڕووداوانەی کڕوویدا وەکو مافی تۆمەتبار بێ چۆنە یاخود ئەوەی کە بەدیل دەگیرێ چۆنە لە ڕووی یاساییەوە لە ڕووداوانی سلێمانی هەندێکشت بینرا لە شەڕەکە خوێندنەوە بۆچی و لە ڕووی یاساییەوە. طبعا دیل و تۆمەتبار دوو بابەتی جیاوازن، یعنی دیل لە شەڕایە تۆمەتبارەوەی کەسێکە مادەیەک شتێکی قانونی لەسەرە و ئەکەوێت لە دەستهێزەکان و لە زمەی محکەمایە وازحە، ینی هەموو تۆمەتبارێک مافی خۆیەتی یەک بەبێ پارێزەریش قسەیەک نەگا بەبانی پارێزەر بیبینێ پارێزەر بیبینێ و قسەی لەگەڵ پارێزەرەکەی حزوورێ بێ لە کاتی ئیفادەکان ئەمە یەک
ومادی 123 لە قانونی وصولی محاکمە زمانەیەکی تری یا تۆمەتبارە لە ما 24 ساعت لە بەرەم دادوەر ئامادە بکرێنە لە بەردەم لێکۆڵەری ئەمنی لە ڕاستیە ئەبێ ئیلا دادوەر بیبینە خۆی بە شخصی خۆی دادوەر قسەی لەگەڵ خۆی قسەکانی بنووسێتەوە بە خۆی قسەی لێوەربگرێەوە خۆی بەواژۆی وە دادوەر ینی نەک بە تەداخلی ئەمنی و بە زەختی ئەمنی و بە فشاری ئەمنی و بە پەیامی ئەمنی لە شوێنی ئەمنی ئیفادی لێوەربگرێ بنێدرێ وواضح يعني أبش يعني محامكي ما في هبد طلبات بدا دواكاري بدا وقصة لقل دادور بكا ورون كرني وبداتي وبلغا آماده بكا وشايتكاني آماده بكا أمانكم ولا زمان بتوم أدوار للراسية كبداخة أوي كمنوكو بارزل لبروسي لكولينوي أو دوساني كتابعي كي أمني هي لهاريمي كورسان بشكل عام زور ناراحة دوشتانه جيبه جيك للراسية زور بي كات بروسي لكولينوي طواوة كري أو جارة بە پارێزەرەکەیەن توان بارەکە ببینێ لە کاتێکا پارێزەرەکە شتێکی لێ دەست شۆ پرۆسی لێکۆڵنەوە تەواو تەلێکۆڵنەوە تەواوانی ئیفادە تەواو بووە یعنی اعتراف وەرگیراوە ینی بەڵێکان هەڵپێچ کراوە ینی ئیحالە کراوە زۆر بۆ دادگای تێوەدان بۆ دادگای کردن بۆ یەکو زەماناتی تۆمەتبارەگەر بە قانون بڕۆی لە ڕاستی قانون زۆر حەقی تۆمەتباری زامن کردووە بە شێوەی قانونی ینی تعاملی لەگەڵ بکرێت لە واقعیا هەیە ئێستا دۆسانەی کە تابعی ئەمنیان یا ڕێگە بە وجودی پارێزەر نادەن تایە و ڕێگە بە بینینی پارێزەر نادەن و پارێزەر بۆی نیە ئامادە بێ هەمووی زۆربەی یەکسەر بە ئیفادەکە بۆ دەست پێەکە ئاڵێ من پارێزەرم نای خۆم بەرگری لە خۆمەکەم قسە بە هەمویان نووسنەوە یەکراون کە واقعەکەی بینە یعنی زۆر بە کورتی واقعەکانی نێو دادگا زۆر جێگەی ئومێد نییە لە ڕاستیە و ئەم وڵاتە بۆ ئەوەی چاک بێت پێویستی بە دادگایەکەکە لە ڕاستیە جیاوازی بکانیان دۆسیە سیاسیەکان دۆسیە ڕاستەقینەکانە جیاوازیکان لێوان تاوان ئەوەی کە ڕووی داوە ئەو تاوانەی کە فەیکە وتوانێت بڕیاردانی شێبێ نەگەوەی تەنها بڵێ ئەوە ینی تەنها جیاوازێکە بکات توانێت بڕیاری لەبارەوە بدا لە ڕاستیە دۆسیە فەیەکان ڕەت بکاتەوە دۆسی ئەسڵەکان قبول بکات تۆن با ڕاستەقینەکە بگرێ تۆن با نەڕاستەکە بەربدانین ئەم وڵاتە پێویستی بە وڵاتێک کە پێویستی بە سیستەمێکە کە حیزب غورفەی سزنی نەبێت یعنی ئەگەر حیزب سزنی هەبێت واضح یعنی توانێت هەموو کەس سزن بکە و توانێت دۆسیە دروست کاکە دادگای لە پشوێ واگەر هێزی ئەمنیشی لە دەست بێت کە حەکیم بەڵگە دروستکردن زۆر ئاسانە بە ئاسانی کیان بێتوان بەڵگەی بۆ دروستکردن واتە کاکە ئەمە پەیوەندی بە ئاسایشی خەڵکەوەیە پەیوەندی بە ئیستیقلالی کۆمەڵگەوە هەیە پەیوەندی بە کەرامەت و حڕێتی ئینسانەوەی لە ڕاستیە مەسەلەی بوونی دادگا دۆسیە سجن ئەمن لە ڕاستیە لە هەر شوێنێک بەدەستی حکومەت و نیزام و بەدەستی یاساوە نەبوو خەتە لەسەر هەموو کۆمەڵگەکەیە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان بیدونی سیستم شتە وجودی نییە بەداخەوە بەڵێ وەکو شوێنی زیندانی کردن بۆ تۆمەتبار دەگەڕێیەکیان بۆ نمونە لای پۆلیس بێ نازام لە ئاسایش بێ لە دژە تیرۆر بێ ئەو لە ڕووی یاساییەوە دیاریکراوە دەبێت لەکوێ بێ ئەو دۆسیانی کە لای دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشن وازح ینی تۆمەتبارەکە لە ینی ڕاگیراوە بێ لای ئاسایش ئەگەر لە دادوەری لێکۆڵینەوەی وازح پێەکانی دادگای لێکۆڵینەوەی پۆلیس ئێمە یەک دادگای لێکۆڵینەوەی ئاسایشمانەیە لە سلێمانی لە هەولێری یەک دادگای لێکۆڵینەوەی ئاسایشمانەیە بەڵام دادگای لێکۆڵینەوەکانی تر زۆرن لە ڕاستیە بۆیە ئەگەر تۆمەتبارەکان لەو دادگای بێت لای خۆیان ئەمێنەوە بە ڕاگیراوی تاوەکو دۆسەکەی هەواڵە کرێ بۆ دادگای تایبەتمەند و تاوەکو حکومە درێکە حکوم درێ ئاچێتە چاکسازی و گەریفراجیش کرایترەوە ئازادە ببێتە دەرەوە بەڵام هەموو دۆستێکیش مەرج نییە بە ڕاگیراوی بمێنێتەوە جگە لە مەسەلەی قەتڵ و تیجارەتی مخدرات و کۆمەڵە تاوانی مەترسیدار تۆمەتبارە توانێت ینی مافی خۆیەتی بە کەفالەت بەربێت و محکەمە بە بارەمتێکی دیاریکراوە ئازادی بکە تاوەکو دۆستێکی یەکلا بێتەوە و بڕیاری لێ درێت سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا سپارەت بەم ڕووداوانە یاخود کاریگەر لەسەر بێ ئومێدی هاوڵاتیان پێشیش باسیەوە خەڵک زۆرێک لە بێ ئومیاوی بینین بێ ئومێدی لە پرۆسی خۆپیشاندان و ناڕەزایەت یاخود ئەو ڕووداوانە سەردەکێشێ بۆچی ینی بەکارهێنانی هێز و تون و تیژی ینی بێومێدکردنی خەڵک زیات خەڵک پێشتر بێومێد بەسکە ڕووداوانە دەبینێ زیاتر بێومێد نابێت بەڵێ یعنی ئێمە ئەگەر سەرنج بدەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان با درێژای ساڵانی ڕابردوو و ئەگەر مێژووی شۆڕشەکانی کورد و قۆناغی جینۆسایدی بەعس و ئەنفال و هەموو ئەمانە بێنینەوە پێشاوی خۆمان ئەبینین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قوربانیەکی زۆریان داوە خوێنێکی زۆریان ڕشتووە زۆربەی ناوچەکانیان تووشی ئەنفال و جینۆساید و چیمیاباران و هەموو ئەمانە بوون لەبەرەوە سەرکردایەتی سیاسی کورد کاتێک کە سیاسە دەکا کاتێک کە حکومڕانیەکە ئەبێ بەردەوام دیدێک و تێڕوانینێکی هەبێ بۆ ئەم مێژووە و چاوێک بە ئەم مێژوایە بخشێنێتەوە و سەرنجی ئەوە بدا کاتێک کە ئێمە ڕزگارمان بوو لە دەستی بەعس و لەسەر ڕژێمی بەعس و سەدام و هەموو ئەو ڕژێمە دیکتاتۆرانەی کە لە هەرێمی کوردستانە هەبوون ئێستا تۆ حکومڕانیەکی کوردی تێ خەڵک چاوەڕوانی چی لەم حکومڕانیە کوردیە ئەکا یعنی ئەبێ ئەم حکومڕانیە کوردیە وەکو دەرفەتێکی مێژووی سیرکە وەکو ئەزمونێکی سیاسی سیر بکە و وەکو ئەوەی بە
کە ئەمە ببێتە شوێنی هەناسەدان و گوزەرانێکی باش و پاداشتێکی گەورە بۆ ئەو خەڵکەی کە ئەو هەموو معانات و دەرد و مەینەتی چەشتووە بەدەستی ئەو ڕژەمانی پێشوەوە. بەڵام بەداخەوە ئەو حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستانیا هەیە بەدەر لە هەموو ئەو مێژووی کە باسمان کرد دیدێکی نیشتیمانیانەی نییە بۆ شتەکان. یعنی ئێمە پێویستمان بە سەرکردایەتێکی سیاسی هەیە کە بە عەقڵێکی نیشتیمانیەوە حکومڕانی بکە کە بە ئەو عەقڵە نیشتیمانیەوە سەیری حکومڕانی بکە، سەیری دادگاکان بکە، سەیری دەسەڵاتی جێبەجێکردن بکە، سەیری دەسەڵاتی دادوەری بکە و سەیری هەرێمی کوردستان و ئەو دۆخەی کە پیای تێ ئەپەڕێ. ئەگەر ئەمەت هەبێ هەوڵ بۆ بنیادانی دامەزراوەکانە دەی و هەوڵی ئەوە ئەدەی پەرلەمانێکی باشت هەبێ، حکومڕانیەکی چاکت هەبێ، دادگایەکی باشت هەبێ و لەم ڕوانگەیەوە ئەنجا قۆناغی گەشەپێدان دەست پێەکە. تۆ لە هەرێمی کوردستانای سەروەت و سامانێکی زۆری هەیە هەرێمی کوردستان، سەرچاوەی وزەی هەیە، نەوتی هەیە، گازی هەیە. یعنی بە پێی هەندێک لە ئێستا بەرهەمی گاز زۆرترە لە بەرهەمی نەوت کە خەڵک هەر باسی ناکە. یعنی لە درێژایی ماوەی ڕابردووە یعنی باز دەوا کرێ کە دەرامەت و دەستکەوتی گازی کۆرمۆر نزیکەی 20 میلیارد دلار بووە. باشە یعنی لەبەر ئەوە لە سەیری تۆ داهاتی نەوتیش بکە کە ماگانە هەتا کوێستا بەو ئاستە نزمەی کە نەوتی هەرێمی کوردستانیشی پێفرۆشرێ مانگانە 250 میلیۆن دلار بەس دەستکەوتی نەوتە سەرڕای دەستکەوتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ و هەموو ئەو شتانەی ترکە هەیە. باشە بەڵام ئایا باری گوزەرانی خەڵک چۆنە؟ یعنی ئەو دۆخە خراپەی کە ئێستا موچەخۆرتیاتی ئەنجا ئەمە نەک هەر موچەخۆر کاریگەری هەیە لەسەر بازار، لەسەر موچەخۆر، لەسەر سیستمی پەروەردە، لەسەر سیستمی تەندروستی، لەسەر کۆی ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە. یعنی تۆ لەم بارودۆخە خراپ و ناهەموارەی کە هەتا لەولاوە دێی شەڕێکی تریشی بۆ دروستەکەی، کوشتارێکی گەورەشی بۆ دروستەکەی و هەڵکوتانە سەر بارەگا و حیزب و نازانم چی بۆ دروستەکەی، خۆپیشان دەرەگری، چالاگوانی مەدەنی محاکەماکە. یعنی بەس ئەوەی لە دادگایکردنەکەی شیروان شێروانی بینیمان لە هەولێر. باشە یعنی ئەمە چالاگوانێکی مەدەنیە، هیچ کارێکی تیرۆریستی نەکردووە، هیچ توندوتیژیەکی ئەنجام نەداوە. باشە بەبەر چاوی هەموو قونسولیەکان و ئامادەبوونی نوێنەری ڕێکخراوێکی ئەمریکی، یعنی بەبێ هیچ شتێک ئەم چالاگوانە مەدەنیە حکمی 4 ساڵ و نیوی جارێکی تر بۆ تازاکەیتەوە. لە کاتێکا تۆ ئەبێ مامەڵەی تۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆت چۆن بێ، لەگەڵ چالاگوانی مەدەنی چۆن بێ، لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی چۆن بێ. یعنی ئەمانە هەمووی پێکاتیەکن، بەشێکن لە بنەماکانی پێکاتنی سیستمی دیموکراسی. باشە ئەمە هەمووی خزمەت بەو سیستمە سیاسیاکە کە تۆ هەتە ئۆپۆزیسیۆن کە تۆ هەتە ئۆپۆزیسیۆن بەشێکە لە سیستمی دیموکراسی. باشە بەبێ ئۆپۆزیسیۆن دیموکراسی وجودی نابێ. لەبەرەوە ئەگەر ئەتەوێت سیستمەکە پێشکەوێت دەسەڵاتەکە بەرەو پێشتر بڕواباری گەشەپێدان لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە زیاتر بچێت ئەبێت تۆ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزت. ئەو ئێستا پوکانەوەیە بەڵێ یعنی تۆ ئەو ئێوێ هەموو ئەمانە کۆتایی پێبێنێ ئێوێ ینی بەشێک لەوە تۆ سەیریکە. یعنی ئێستا لە سۆشیال میدیا لای پارتە سیاسیەکان لای جەماوەر و خەڵکی هاوڵاتی پرسیاری ئەواکەن باش ئێستا دوای لاهور سەری کوێدێ. باشە یعنی دوای بەرێگەل چ پارتێکی سیاسی ئیتر لێ ئەدرێ. باشە ئیتر چیتر لاوازەکرێ، ئیتر بەرەو هەڵبژاردنە ڕۆی چێ کۆتایی پێهێنگرێ نهێڵە بەشداری هەڵبژاردن بکرا. ئەو دۆخە سیاسی خراپە کە تۆ ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردنە چین. باشە لە بەرەو هەڵبژاردنە ئەگەر پارتێکی سیاسی بەنیازی ئەوە بێت دەنگێکی زۆرتر بێنێ، باشە چانسێکی زیاتری هەبێ لە هەڵبژاردنە و ناوبانگێکی چاکتری هەبێ. باشە ئەبێ هەوڵ با خزمەتی زیاتر بکە، پرۆژەی جوانتری هەبێ، وەڵامی داواکاریەکانی خەڵک زیاتر بدە، بارودۆخی موچە و ئەوە زیاتر بکە. بەڵام بەداخەوە ئەمانە پێچەوانەی ئەمانە هەنگاوەنێن و پێم وایە ئەمە هەرێمی کوردستان بەرەو تونێڵێکی زۆر مەترسیدارە بن و دوجار ئەمە کاریگەریەکی خراپی لەسەر هاوڵاتیان و نیشتیمان و هەرێمی کوردستان. سوپاس دەکەین کاک دکتۆر ئەحمەد بینەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە مامەڵەی بڵین پارتیش لەم ڕووداوە لەگەڵ سلێمانی چۆن دەبینی بڵین
ڕووکردنەوەی نووسنگەی مەسرور بارزانیە بوو کەوتی شەڕی نێوان هێزەکانی یەکێتی و بەرەیگەلە ینی هەڵوێستێوانیش چۆن دەبینی لەم ڕووداوە؟ خۆی ئەوەی کە سەرۆکی حکوومەت ڕایگەیاندویان نووسنگەی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاندوواڵێ ئەم هێزانە هێزی حکوومەت نینە کە بەشداری ئەو هەریش و پەلامارانیان کردووە بەڵکو هێزی حزبینە لە سلێمانی و ئێمە پەیوەندیمان پێوانە ئەوە تەمان ئێمە شاهدی ئەو ڕووداوانە بووینە کە پێشتریش لە هەولێر ڕوودا و ڕوویداوە ئەوانش بە هەمان شێوەن وتیانە ئەو هێزانە هێزی حزبینە و هێزی حکوومینینە کەوا بۆ چارەسەر چییە لێرە ئێمە چارەسەر ئەوەی کە ئەم هێزانە ببنە هێزی نیشتیمانی و لە چوارچەوەی دامون دەستگا نیشتیمانیەکانە یەک بگرنەوە ئەگەرنا ئێمە بەڕاستی شاهێدی ڕووداوگەلی زیاتری شەبین بەداخەوە پێشێلکاری یاسایی لە هەرێمی کوردستانە ڕوو لە زیادبوون ئەکا و بێمتمانەی لە دادگاکانە زیاتر ئەبێ و بۆشایی یاسایی زیاتر ئەبێ ئێستامە ئەوە دەمانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە بەڵام تا ئێستا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێک نەهاتووە لێژنەکانی پەرلەمان پێک نەهاتوون حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازە پێک نەهاتووە واتە هەرێمی کوردستان لە بۆشایەکی یاساییدا لە کاتێکە بەپێی یاسا هەڵبژاردن ئەنجام درراوە کەوا بۆ حیزبەکان خۆیانن بڕیار ئەدەن ئەگەرنا یاسا کاتی دیاری کردووە کابێ لە ماوەی 45 ڕۆژە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە یەکەم کۆبوونەوەیە ئەبێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێکاتە بێەوە دواتر ئەبێ کەسێک ڕابسپێردرێ بۆ پێکێنانی حکوومەت و لە ماوەی مانجێکا و کابینەکەی پێشکەشکات و حکوومەت پێک بێت و ئەی مانای هەڵبژاردن چییە خەڵک کە دەنگدا بە حیزبەکان و بە کاندیدەکان و بە نوێنەرانی خۆی ئەمە مەسەلەکە ئەوەیە لێرەدا کەوا دادگاکان بێ ئەرزش کراون بێبەها کراون و دادگاکان ڕۆڵی خۆیان نابینن و یاساکان ڕۆڵی خۆیان نابینن دام و دەستگاکان ڕۆڵی خۆیان نابینن بەڵکو حیزبەکان جێگرێەوەی دام و دەستگا فەرمیەکان لە هەرێمی کوردستان چ لە سلێمانی چ لە هەرێمی لە هەولێر لەبەرەوە ئەم وەزع بەم دۆخە بەردەوام بێت بەڕاستی ئەمە نیشانەی پرسیاری زیاتر لەسەر ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان زیاد ئەکات و بێمتمانەی لە نێوانی هاوڵاتیان و ئەم حیزب و حکومڕانانە زیاترەکە و هەروەها بێمتمانەیی وڵاتانی بیانیش بە ئەزمموی هەرێمی کوردستان زیاترەکە و کۆمەک و یارمەتی و پشتیوانیەکانی دەرەچیش بۆ هەرێمی کوردستان کەمە بێتەوە کەوا بوو چارەسەر ئەوەیە بگەڕێنەوە بۆ حکومی یاستا و حکمی دادگا و حکمی ڕەشید کە ئەوەیە کە دەسەڵاتی دادوەری خۆی حکومڕان بێت و دادوەرەکان بەپێی مادە یاساییەکان و بەپێی زەمیری یاسایی خۆیان بڕیار بدەن نەک بەپێی ئیعازی حیزبەکان و بە ئاماژەی حیزبەکان ئەم هەژمونی لە هەرێمی کوردستان بەسەر پەرلەمان و دام و دەستگا یاساییەکان و دادگاکانە هەیە پێم وایە لە وڵاتانی ناوچەکەش زۆر کەمە کەچی ئێمە پێمان وا بوو کە ئەزمموی خۆمان ئەبێ بگوازینەوە بۆ عێراقی نوێ بۆ وڵاتانی دەوروبەر و تەنانەت باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەکراکە بێ سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەرگرن بەڵام بەداخەوە ئەزمونەکەمان وای لێ هاتووەکەوە پێمان عیبە بێ بەکە باسی بکەین ئەو ڕووداوانەش بەڕاستی ڕووداوی نەخوازراون و بۆ هەرێمی کوردستان مایەی نیگەرانین و پێویستە حیزبەکان بە خۆیان دابستنەوە بگەڕێنەوە بۆ حکمی ڕەشید لە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستانە بڕیار بدەن نەک لە بەرژەوەندی حیزب و پارتەکانیان و سەرکردەکان. کاکتۆر تام باردۆ خەبەردام بێ بڵێن حیزب هێزی چەکداری لا بێ فەرمان بە دادگاکان کە پارەی لا بێ دۆخی کوردستان خراپتر دەبێت چکە ئێمە هەر هێزی چەکدار و بڵێن مەسلەی دادگاکانی ئەوە پارەشە لەلایەن پارتی و یەکێتی قۆڕخ کراوە لەو دۆخە بێ موچەیە لەگەڵ بەغداد ڕێک ناکەون. ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت بەڕاستی توانین بڵێن چارەنووسێکی نادیار چارەسمێکی خراپ چاوەڕێی هەرێمی کوردستانەکە و ئەزمموی هەرێمی کوردستانەکە زۆر زار باس لەوە کرێگەر ڕەخنە بگیرێ لە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود لە حکمی حیزبەکانی هەرێمی کوردستان چکە بەڕاستی حیزبەکان حکومڕانە ڕاستە لە هەموو وڵاتان
حیزبەکان لە هەڵبژاردن ئێبنەوە حکومڕان ێبن بەڵام دوزار کە حکوومەت پێک بێ حکوومەت بۆ هەموو خەڵکە نەک تەنها بۆ ئەو حیزبەی کە دەسەڵاتی بەدەستەوەیە زۆر جارکە ئەو ڕخنەیە ژیرێکە هەرێمی کوردستان لەوانەیە بەرەو لاوازی زیاتر بڕوە بەرەو هەڵۆشانەوە بڕوە ئەڵێن نا هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە بەپێی دەستوری عێراقی و بە هیچ شێوەیەک هەڵناوەشێتەوە بەڵام ئەم بۆچوونە هەڵەیە چونکە لە هەر ئاون و ساتێکا بۆی هەیە نظامی سیاسی بگۆڕێ کاتێ نظامی سیاسی لە وڵاتێکا گۆڕێ دەستورەکەشە گۆڕێ و ئەم کیان و ئەم قوارە هەرێم و ویلایەتانە هیچی نامێنێ کۆتایی پێدێ لەبەرەوە ئێمە نابێ بڵین ئێمە لەبەرەوەی کە قوارەیەشین بە پێی دەستوری عێراقی فیدراڵی قوارەیەکین لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقا ئیتر مەترسیمان لەسەر نییە و بەرەو مەترسی ناڕۆین بەڵێ هەرێمی کوردستان بەرەو مەترسی زیاتر ئەڕوە لە ئەنجامی ئەو ململانەیە حیزبیە ناشەریفانەیە کە لە هەرێمی کوردستان بوو بینیمان کە نیوەی کوردستان کە لە دەستی دەسەڵاتی هەرێمی کوردستان و حیزبە باڵا دەستەکان بوو لە دەستی ئەم هەرێمەیان ڕۆیشتووە بۆیە ئەبێ مەترسی ئەوەشمان هەبێ بەڕاستی لە ئایندا هەرێمی کوردستان بەرەو لاوازی زیاتر بڕوە پشتیوانی دەرەشیمان نەمێنێ لەبەرەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەو بێموچەییە و ئەم پابەند نەبوونەی بە یاساش هەم نەتیجەی ئەوەیە کە دادگاکانمان یاساکانمان لاوازن و یاسا سەروەر نییە بەپێی یاساکان و بەپێی ئەو بڕگە و ماددانەی کە خۆیان بڕیاری لەسەردەن خۆیان لەسەری ڕێکەوتون کە پابەند نابن پێوە هەرێمی کوردستان و گەلەکەی ئەکەوێتە ناو قەیرانەوە ئەکەوێتە ناو بێموچەییەوە ناو بدەیان قەیرانەوە لەوانێ لە ئایندەیە قەیرانی زیاتریش بێ بۆیە بەردەوامی ئەو دۆخە بەڕاستی مەترسیێشی گەورەیە و لەسەر هەموو لایەنە سیاسەکانە بە تایبەتی ئەم دوو حیزبە حکومڕانە کە بە خۆیان دابستنەوە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بڕیار بدەن تاوەکو دەرفەت لە دەستا ماوە و تاوەکو قەیرانێکی گەورەتر ڕووی لە هەرێمەکەمان نەکردووە خوا نەخواستە کە ئەم ئەزمونەمان لە دەست بچێت کە هیچی ینی بە دوور نییە لەو ڕووداوانەیە کە لە دەوروبەریشمانە ڕوویداون پێویستە ئەزمونیان لێوەرگرین چونکە ڕووداوەکان بەڕاستی خێران ئەبێ ئێمەش بە خۆماندا بچینەوە و حکومڕانیەکەمان بەهێز بکەین حکومی یاسا حکومی دادگاکان بەهێزکەین نەک حکومی حیزب و بنەماڵە و سەرکردەکان. بەڵێ سوپاس دەکەم کاکتور کاک فەرمان بێم و خزمەت بەڕێزت سەبارەت بەوەی لە هیچ یاساک ئەوەی هەرێم جێگیر دەبێتە ئەو جۆری حیزبایەتی هێزی چەکدار فەرمانکردن بە دادگا داهات لای خۆی بێ دەستگای هەواڵگیری هەبێ خاوەنی هەموو شتێک بێت نمونەی هەیە وەکو وەکو حیزب و چۆکو سیستەمەکەش خودکەمە نەکرد بەڵێەوە نمونەی نیە خود نمونەی باشی نیە لە ڕاستیان بابەتە منوەکو باسم کرد مەسەلەی هێزی چەکدار و دەستگای هەواڵگەری ئەمان نیاییان ئێمە هەر یاسای خۆمانمان هەیە و هەرێمی کوردستان بەڵێ یاسای ژمارە 1970 ئەم بابەتە قەدەغە کراوە یاسای پارت سیاسەکانی هەرێمی کوردستانە بە پەرلەمانی کوردستان 93 ئەنی ئیقراری دەسە کراوە لە 93 قەدەغە کراوە حیزب هێزی چەکداری بۆی نییە تەنزیماتی چەکداری هەبێ و تەنزیماتی چەکداری و شێوە چەکداریشی هەبێ بۆی نیە ئیشوکاری چەکداری بکات تەنزیمات بکەن ناو هێزی پێشمەرگەیە و یاسای ئەحزابی عێراقیش لە یاسای ژمارە 36 ساڵی 2015 کە ئەمە یاسایەکی عێراقی بۆ ئێمەش بەرکارە ئێستا کۆمیسیۆن بەسەر ئێمەش جێبەجێیەکان یاسایە دیسانەوە کە لە مادەی 9 لە مادەی 15 عفو لە مادەی 25 ینی باشی ینی قەدەغی کردووە کە هێزی سیاسی گروپی چەکداری هەبێ و تەدەخلی هێزی ئاسکاری بکە و لە مادەی 52 یاساگە ئەوقوبەشی بۆ داناوەکو تاوان ناساندوێتی و حیزبەکە ینی ئەگەر ئەو شخصانی ئەو کارەکەن باش ئەو شخصان لە حیزبەکە و کارەکەن ڕوبەڕووی مەسئولیەتی سزاییە بن و بەپێی یاساکەم باسی یاساکە گەمەزان لە واقعەکە جێبەجێ نەکرا وێرانە ینی بابەتەکە دەستوری عێراقیش دیسانەوە دەستور بنەمایەکە کە ئێمە هەمومان ینی کورد بەشێکی گرنگ بۆ دەستورەکە و حق و حقوقی لە مادەی 9 دیسانەوەی قەدەغە کردووە یعنی ئەم بابەتێکە هیچ پەیوەندی بە یاساوانی لە ڕاستیە یاسا ئەم بابەتی بە تەواوی قەدەغە کردووە پەیوەندی بە دەسەڵاتی دادوەریشەوە یاسای دەسەڵاتی دادوەری حتا یاسای ئەحزابی سیاسی مەسەلەی هەژمونی حیزبی بە دەسەڵاتی دادوەریەوە قەدەغە کردووە و بە تەواوی ئێستا بڵین سەرۆکی حیزبەکان بڵین بەرپرسانی پارتیوکی ئێستا لە سەر و یاساوەنەوە
ئەو یەکلا بۆتەوە ئەوەی کە حسابی منەکە یاسا بالضبط ئەو لۆژیکەیە گاڵی هیچ کەس لەسەر یاساوانە جگە لە خۆمان بەڕاستی تەنها خۆیان لەسەر یاساوانە خۆ ئێستا گەرنا بیزەبت ئەو دقە یاسایانە جێبەجێ کرێ بەسەر حزابی سیاسی بەسەر خەڵکێکا بەسەر حزای معارضەیە جگە لە خۆیان ئەگەر وایە بە بڕای من با بۆ هەموو حیزبەکان بڵێن هەموو حیزبەکان هاکە حزابی معارضەیانە چ منافسەی سیاسیەوە چونکە تۆ بوو ناتوانێت بچ منافسەی سیاسی و لەگەڵ ئەو 100,000 گروپ بەس هێزی چەکداری هەبێ بۆ دەنگدان و بۆ شتیکە پشتی بێ بەسێ گروپی دەستگای مخابراتی هەبێت کۆمسیۆنی هەبێت دادگای هەبێت تۆ چۆن دەتوانێت منافسەی پارەشی هەبێت مقدراتی وڵات هەمووی لە دەستیا بێت ڕاستی تۆ چۆن دەتوانێت بیست منافسەی سیاسیەوە لەگەڵ کۆمسیۆنەکە هی خۆیەتی هێزی ئەمەنی خۆیەتی دادگاهی خۆیەتی يعني هەموو شتێک کۆنتترۆل کرد بە ڕاستی بۆ هەمووی هەبێت چۆن ێستا مختەراسە در ئاڵێ هەموو گروپ بەچەکدارەکان میلیشیان بەڵام من هەڵی ناوەشن بە ئەخیر گروپەوەی من هەڵبۆشێتەوە وارن بە هەموو هەڵی بۆشێنەوە من ژەخیر بەس کێ ئەو مافەدا بوون من هێزی چەکدارم هەبێ حزبم ئاساییە بەس تۆ نابێ هێزی چەکدارت هەبێ هیچ کەس ئەو مافی نییە ینی فەرقسیە بنەماڵێکی سیاسی هێزی چەکداری بێ بنەماڵێکی تر نەیبێ بۆ نمونە ناڕاستەکەی خۆی من وەکو باسم کرد ینی خۆی ئێستا لە قۆناغی هێزی حیزبیشان نەمان ئەمە هێزان ناونیشانی حیزبیان هەیە بەڵام لەناو حیزبەکان لەناو هەر حیزبێکا چەند کەسێکی داریکا و تەحکومی پێوەکەن و تحكم بجوڵەیەوە ئەکەن بە ئیدارەیەوە ئەکەن بڕیارەدن بۆ کێ بڕوالێکیە بداکیە بگرێکە بکوژێک یعنی بۆ يعني بەسمەوەی بڕیارەکانیش لە بڕیاری حیزبی نیشتیمانی نەماون لە ڕاستی ئەوکو حەق هیچ حەق کەس حەقی بەم حیزبانە نەیەوە هیچ قانونێک نییە ڕێگەی پێداون لە ڕاستی هیچ پەیمان نامەیە معاهدەی ڕێکوتنی شتێکم یاس ئەم حەقی پێ نەیەون شەرعێتێکی شۆڕژگارە چۆن لە شاخۆ هێناویانە بۆ جۆرە بەردەوامە بەڵام ساڵی دوای زۆر بە شێوەیەکی مەترسیداتر پەریسەندووە تەداخولەکان بەکارهێنانی هێز يعني سوورەیەکی زۆر مەترسیدارتری وەرگرتووە لەو ساڵی دوایی کە تەڕادەی کەمێک تەراجعی کردبوو هەندێک کرانەوەی سیاسیە بوو لە هەرێمی کوردستان ئێستا ئەو دەرگایانش یەکدا ئاکرێنە ڕاستیە بەڵێ چیرۆکە کۆتایی پێات کە پێش 2015 پێش داخستنی پەرلەمان باسی دموکراسی نەکرا لەیان پارتیویکێتی و ئاڵوگۆڕی دەسەڵات ئێستا ئەوان بڵێنەوە تا چیرۆکەکە زوو کۆتاییات بەداخەوە یعنی توانێت بڵێن زوو ڕووی ڕاستەقینە دەرکەوت ینی کە لە ڕاستی ئەوەی کە باز لە بەها دیموکراسیەکان و پرینسیپی دیموکراسیەکان و ئاڵوگۆڕی دەسەڵات و شتانێکی لەناو حیزبەکانی خۆشە پابەندی پێوەی بۆیە بە بڕای من جێگەینە ئەومێدێکی زۆر گەورەیە تۆ بدەوێت بە میکانیزمە دیموکراسیەکان ڕێکابەری سیاسی ئەم دەسەڵاتەکەی چونکە واضحەوە دەسەڵاتێک کە بە زەبری چەک و بە زەبری ئەمن و سزن و شتان تەعاملکە زۆر قورسە بتوانێت منافسەی سیاسی و کاری سیاسەتی لەگەڵ بکەیت بەس خەڵک ئەگەر بێ ئومێد بێ خراپ نین بۆ پارتیویکێتیش بێ ئومێد بێ لە ناڕزایەتی هەپی وا بێ ئەوە شتەکان بە چەک دەسەڵات هەژمون یەکلا دەکرێتەوە بڕوا بکە حەکی من طبعا بە ئیجازەیە و من تەمەنێکی زۆرم نییە بەڵام ئەوانەی من شارەزا بووم لە مێژووە ئەوانەی مێژووی ڕووداوەکانی عێراق خوێنیتەوە ناومێدی يعني کێشەیەکی گەورەیە بە دڵنیاییەوە بەڵام چ کاتێک زەبر و زەنگ زۆر بۆ چ کاتێک تاگڕەوی زۆر بۆ لە ڕاستیە ئەو کاتە دەرگای ئومێد بەسەر خەڵکییا کراوەوە ئەو کاتە دەرگای گۆڕانکاری گەورە کراوەتەوە یەک نمونە هەیە لە دوای شۆڕشی 4 تەموزی تاوان عەبدولکەریم قاسم کاتێک دێتە سەر حکم واضح دوای ئەوە کێشە لەگەڵ عەبدولسەلام عارف ڕۆ دەلەگاتێکە بەیەکەوە شۆڕشەکان کردو هاوڕێ یەک بوون بەیەکەوە سەرپەرچی شۆڕشەکان کردو حکومەتدانی بە حکومی مەلەکیەنەوە دوای ماوەیەکەم فشار لە عەبدولسەلامەکە لە بێ دەرچی لە وڵات یعنی بە زۆر کە دێتەوە لە دەرەوەی وڵات ئەیگرێت لە ڕێگا سزنیەکە ئەیگرێ شتانە لە یادەوەرەکان عەبدولسەلام عارف بەڵێ و شەوەی عەبدولکەریم قاسم هات بۆ سجن بۆ لام وتی باین لە سێدارەتە دەم چ قسەیەک وێ بیکە ینی بڕیای لە سێدارەکە باینی جێبەجێکرێ يعني تۆ سەیری يعني دوای ئەوە عەبدولسەلام عارف بێتەوە چێتە حکم و بە پێچەوانە شتەکە پێچەوانەیە بێتەوە يعني هیچ شتێک هیچ گۆڕانکاریێکی سیاسی قەتعی نییە لە عێراق و لە سیاسەتە لە ڕاستی بۆ کاتێک زۆر زەبر و زەنگە کاتە لووتکە ئەو کاتە لە ڕاستیە معارەزی بۆ لە ناوچوون و دەسەڵات سیفەتێکی بە هەمیشەی لە دەستی کەسان نامێنێتەوە قسەیەکی باوەیە ئەگەر دەسەڵات بە شێوی هەمیشەی بۆیان ناگەیت لە دەستی تۆ ئێستا لە من نەبوو ینی بۆ هەموو حاکمێکەمە ڕاستە بۆیە بە دڵنیاییەوە ناومێدی بەدیل نییە و ئومێد هەمیشە لەدایکە بێ ئەم کۆمەڵگەی زیندوو هەمیشە ڕێگەنیوە دۆزێتەوە ئەم کۆمەڵگەی شیاوی ئەم جۆرە حکومڕانیە نییە تەنها چارەسەر ئەوەی بە بڕای من نوخبەی حکومڕانی یەکێتی و پارتی کە بە میراتی سیاسی ئێستا هاتوونەتە پێشەوە میراتگیری سیاسی لە ڕاستیە نەگەوەی کە بە لە عەمەلەی سیاسی و بە کەفاءەت و توانای سیاسی دەبنە پێشەوە ئەبێ ئەم نوخبە میراتگرە سیاسی مل بدەن بۆ عقلێکی نیشتیمانی کۆتایی بەخۆیان و هەرێمی کوردستانی ژێ بۆ ئەو میوانە بەڕێزەیە لە ڕاستیە زمانی وجود و مانەوەی هەرێمی کوردستان زمانێکی ئەبەدی نییە پێش چەند ساڵێک ڕفتارانی پارتیویکێتی بە دڵنیاییەوە نێردەی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری عێراق پێم وایە قسەیەکی جوانی کردیان لە کۆبوونەوەیەکە پێیوتن بە سەریحی و دەگەرێ و پێتان وایە ئەم قوارەی ئەبەدی نییە لە ڕاستیە ئەوەی قوارەکەی لە تۆ خەڵکی هەرێمی کوردستانە و ئێوەن وەکردەوەی باشی ئەم ئەحزابانەیە لە ڕاستیە ئێستا پارتیویکێتی لە بەغدا بەڕاستی نمایندە سیاستێکی زۆر ناشرینەکەن و موقعی هەرێمی کوردستان زۆر لاواز کردووە بەرامبەر هاوپەیمانان موقعی هەرێمی کوردستان زۆر لاواز کردووە بەرامبەر کۆمەڵگەی مەدەنی بەڕاستیە
چەندین تەقاریری باتە پێشکاری زۆر مەتریدارێکە لە زیندانەکانی ئەمانە بە حەقی ئینسان بە حەقی حزابی سیاسی بە حەقی خەڵک چالەگوانی مەدەنی بەکارهێنانی دادگا کەشتە ئاستێکی مەترسیدار بەکارانی هێزی ئەمنی کەشتە ئاستێکی مەترسیدار لە هەردوو زمانەکە بەڕاستی بە پێجیاوازی هەموو ئەمانە عاملی نەمان و ینی فەوتانی لە ڕاستیان قواری هەرێمی کوردستان ئەگەرنا ئەحزابی معارەزە کە بە چالاکی مەدەنی کە داوای چاکردنی پنتەکانی حکومڕانیەکەی داوای بەنیشتیمانیکردنی هێزی ئەمنیەکەی داوای سەربەخۆیی دادگاکەی داوای شەفافکردنی داهاتەکانی وڵاتەکەی داوای کۆتایی هێنان بە خاچەخسێتیەکەی کاکە ئەمە ڕزگارتەکە لە ڕاستی ئەمە عقلێتی ئینقاز و ئەمە عقلێتی ڕزگارکردن لە ڕاستیان نەگەوە ئەمە مەترسی لەسەر تۆ نایڵێ بە پێچەوانەوە وابەستەبوون بە سیاسەتی ئیقلیمیەوە دابەژوون بەسەر وڵاتانی ئیقلیمیە ینی بەکارهێنان بۆ ئەجەندای سیاسی ینی بەڕاستی هێنانی وڵاتانی ئیقلیمی و پەرتەوازەی کورد لە بەغدا ینی دابەشبوون شەڕی مەنسەب شەڕی کورسی ئەم شەڕ ناوخۆیانێکی ئێستا ئەمانە موقیفی هەرێمی کوردستانی زۆر ناشێنی کرد زۆر لاوازی کردووە لەنەوە دوویەکەوە کاکە ئێستا چەند ساڵە ئەمە سێ بۆ دەیەوە بۆ چوار دەیەوێت دەرفەری چاکردن هەبوو چاک نەکراوە لە ڕاستیە یعنی بۆیە ئەمە کۆتایی ڕێگاکە نییە بۆ خەڵک من وای نبینیم ئەمە کۆتایی ڕێگاکەی بەعکسەوە ینی هەر لە بیدایەتی تاسیسی عێراقەوە هەمیشە عێراق معەرەز بۆ گۆڕانکاری زۆر گەورەی لە ناکەوە بۆ ئێرەش دروستە بۆ ئێرەش زۆر دروستە لە ڕاستیە چونکە ئەوە واقعی ینی ئەوەی هەرێمی کوردستانی بنیادنا لە ڕاستیە شەڕی کۆیت بۆ نمونە لە شەڕی کۆیتەوە هەرێمی کوردستان لەدایک بوو ئەگەر شەڕی کۆیت نەبووە ڕەنگە ڕووداوێکی سیاسی لە هەرێمی کوردستان لەدایک بوو بۆیە بە بڕای من پاراستنی ئەم قەوارەی بە بڕای من ئەرکێکە بە دەرەجەیەکم لەسەر شانی ئەوان ئەگەر ئەوان پێوی پابەت نەبن ینی بەڕاستی ئەمە کارماوە نەیکەن بۆ لاوازکردنی هەرێم مەوسم پارتیوێکێتی دار بێ مەسلەی یاسا بێ داهاتەکان بێ دامەزراوەکان ئێستا خۆت دەزانی هەندێکیان بەسەر چوون هەندێکیان مردوون هەندێکیان کۆنا بنەوە ئەزانی کاک حەکیمی ئەمە لە دوای ڕاپەڕینەوە عقلێتی ئەمە عقلێتی دروستکردنی دامەزراوانە بوو عقلێتی لەناوبردننی دامەزراوە بوو عقلێتی دروستکردنی دامەزراوی فەیک بۆ پەرلەمان دروست بووە پەرلەمانێکی فەیک و بێڕەڵ و بێکاریگەر لە تەمەنی پەرلەمانی کوردستان نەیتوانی وەزیرێکی استیقالە پێ بکات شتیوە چۆنە بنیتوانی ئیسیجوابی کەسێ بکات نتوانی محاسبەی کەسێ بگانێ هەتا ئەم خولەی پەرلەمان و تابعام کردو کاکە نەیتوانی یاسایەک دەربکات کە لە حکومەتەوە بۆی نییە داخلەمە کارەساتە تۆ خۆت جیهەی یەکەمی تەشریعی بەڵام هەموو یاساکانی کە دەرکردو حکومەت بەنامە بۆی ناردەوە دێ مەشروعی ئەمە بڕۆ ئەمانە بۆ دەکەن ئەمە خولە تازەکە ئاڵێن بەڕاستی ئەمە پەیوەندیدار بە دادگا پێنجەمی پێشوو بەڵ ئەم خولەی کە دادگای فیدراڵی هەڵیوەشاندەوە ئێستا کە پەرلەمانی کوردستان نەماوە حکومەت تەبعاً مدەی کاربڕێکەری نییە حکومەت هەرێمی کوردستان هیچ شەرعێتێکی نییە کاربڕێکەر بۆ چەند چکەوە دەمێکە قەرارێکی دادگای فیدراڵی هەیە لە حکومەتی کاربڕێکەری بە 45 ڕۆژ بێ ئەمە وەکو مەبادیەکی دەستوری جێگیر بۆ لە قەرارەکەی بەس خۆ 2 ساڵ زیاتر باش ینی ئەمە لەکوێ جێ بێت دنیا حکومەتی 2 ساڵ توانی بە من ینی گرفتەکەرەوە نییە بە کاربڕێکەر بە گرفتەکە بە حکومەتی کاربڕێکەر نابێت ینی دەسەڵاتی هەبێت بڕیاری چارەسات ئەمەش ئەکات يعني بابەتێکی تریش مەسلەی ئەنجومەنی دادوەریە لە کە دوای 2010 ئێمە لە ساڵی ئەنجومەنی دادوەریمان بۆ دروستکردن بە پێیاسا پێشتر وجودی نەبوو عقلێتی ئێمە بۆ دامەزراندنی دادگا و دەسەڵاتی ئەنجومەنی سەربەخۆ بەداخەوە عقلێتی ئەحزاب بڵێم بۆ جۆرە نەبوو کام دەسەڵاتێکی میهانی دروستکە بۆ جۆرە بە دەسەڵاتێکی دابەشکاری حیزبی دابەشکاریی سیاسی دروستکە وجودێکی قەزایی هەبێت عمر کاتیمان کەمەوە بە سەبارەت بە مەترسیەکانی بڵێن حکمی بنە ماڵە جا چ لە سلێمانی بێ ئێستا بنە ماڵی حکم دەگات چ لە هەولێر بێ لەسەر ئایندی کوردستان لەسەر فرەیی سیاسی ئازادی خۆپیشاندان و ئەوانە چییە؟ بەڵە کاتێککە لە وڵاتێکە سیستمێکی سیاسی چاکت نییە و دیموکراسی گەشە ناکە لە بەرامبەر ئەمەیە تۆ ئەبێ شێوازی حکومڕانیەکە بە ئاقارێکی تراڕوە یان بە ئاقاری حکوومەتێکی تاکڕەویاڕوە یان بە بنەماڵی یاڕوە ئەوەی ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە نمونەیەکی تایبەتە بە هەرێمی کوردستان لەوانەیە بڵێم لە هیچ یەک لە وڵاتانی دەوروبەرمان نمونەی نییە یعنی ئێستا حکمی دوو بنەماڵەمان هەیە کاتێک کە حکم لە جیاتی دامەزراوەیەوە بەرەو بنەماڵی ئەڕوا تەنانەت لە نێوانی خودی بنەماڵەکانیشە کێشە و ململانەی گەورە دروستە بێتەوە لەسەر چێ سەرۆکایەتی ئەم بنەماڵەیە بکە یعنی ئێستا ئێمە ئابینین لە ناو بنەماڵی تاڵەبانیا جۆرێک لەمە هەیە لە ناو بنەماڵی پارتیا جۆرێک لەوە دروست بووە و ئەم شەڕێکی ئێستا حاجی محمود لەگەڵ براکەی بۆ لەوانەیە لە ناو پارتەکانی تریشا خەریکە بڵێم ئۆپۆزیسیۆنەکانیش خەریکە چاو لەوانەکەن نمونەیەکی وەکو ئەوان دروستکەن لە ناو خۆیانە لەبەرەوە ڕەوشی سیاسی و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی حیزبی لە بارودۆخێکی زۆر خراپە هەیە چونکە ئەم دۆخی کە ئێمە ئەیبینین پارتە سیاسیەکان ڕابەرایەتیەکەن لەبەرەوە پارتی سیاسی لە ئۆپۆزیسیۆنە پارتی سیاسی ئەچێتە ناو حکوومەتەوە لەبەرەوە جۆری پێکاتەی پارتە سیاسیەکە ڕۆڵی لەسەر دروستکردنی جۆری ئەو حکوومەتە و ئەو حکومڕانیە هەیە کە تۆ هینەکەی چکە کاتێک کە تۆ
دەوڵەت نابێ حکوومەتێکی هەڵبژێراون نابێ پەرلەمانێکی هەڵبژێراون نابێ شتەکان بەو هینا ڕوو لە بنەماڵی بوونەکە لەبەرەوە ئەوێ کۆنتترۆلی هەموو شتەکان بکە هەموو سەرچاوەکانی هێز بکە ئەنجا هێزی دارایی هەیە هێزی سیاسی هەیە هێزی معریفە هەیە باشە یعنی زانکۆ کۆنتترۆلەکە قوتابخانە کۆنتترۆلەکە بەڕێوبەری قوتابخانەیە بێ حیزبی بێ باشە سەرۆکی زانکۆ بێ حیزبی بی سەرۆکی فەرمانگەکان هەموو بێ حیزبی بن باشە پەرلەمانە بێ لەژێر کۆنتترۆلی حیزبا بێت تەنانەت جاری وا هەیە ئەو جۆرە پەرلەمانەشی قبول نییە یعنی قبولی نییە هەر هیچ جۆرە پەرلەمانێکە بێ وەکوی ئەو دۆخی کە ئێستا ئیبینین بڕای بەوە نییە هیچ جۆرە حکومڕانیەک بە ناوی حکوومەت و ئەو شتەوە هەبێ وەکەوەی ئێستا ئیبینین بۆ وەکوڵێ لە گۆمی لێڵا مەلاکەن ئەم دۆخە ناقانونی و ناسایی و نادەستوری و نادامەزراوەی یەکە هەیە باشە باشە ئەم قاچاقچینە و تو دزین و گەندەڵی و پارە کۆکردنەوە لە ژێر سایەی ئەم دۆخەیە ئەچێ بەڕێوە لە ژێر سایی دۆخی پەرلەمانێکی باش و حکوومەتێکی چاک و بوونی کۆمەڵگەیەکی مەدەنی و دادگایەکی سربەخۆ ئەمانە ناچن بەڕێوە لەبەرەوە ئەمانە لەبەر ئەوەی خۆیان نێتیان نییە خزمەتی خەڵک بکەن عەدالەت هەبێ شەفافیەت هەبێ و بەدواداچوون هەبێ پەرلەمان ڕۆڵی ئەوەی هەبێت چاودێری حکوومەت بکە یاساکان دەرکە و پەیوەندێکی باشی لەگەڵ کۆمەلگا و هەبێ گوێ بۆ گرفتەکانی کۆمەلگا بگرێ لەبەرەوەی ئەمان ئەم نیەتیان نییە کەواتە ئەم دۆخی کە ئێستا دروستیەکەن دۆخێکی دروستکراوە سیناریۆی دروستکراوە جا من پێم وایە ئەخیر قسەم بیڵم ئەم دۆخی کە ئێستا دروستیەکان لە هەولێر و لە سلێمانی لە هەولێر و لەستی ئێمە بەرەو هەڵبژاردن ناڕۆین بە هەمان هەڵبژاردننی هەرێمی کوردستانی پێشوو دۆخێک دروستەکەنەوە ململانێ دروستەکەنەوە ئێستا ئەوەی میدیاکانی پارتی لەسەر سلێمانی ئەڕوا ئێستا وردەوردە نیە سلێمانی و یەکێتیش ئەنجا کاردانەوە دەست پێەکە یعنی ئەمڕۆ بەیاننامەیەکیان دەرکردووە دژی پارتی بەڵێ بەم شێوەیە ململانەکان تو دەکەنەوە لە نێوان یەکێتی و پارتی کۆمەلگا و هەردوو زۆنی سیاسی دابەشەکەن لە نێوان دوو زۆن و دوو پارتی سیاسیە باشە بۆ چونکە ئەوان وای ئەبینن لە تونترکردنەوەی ئەم ململانیانەیە ئیتر دەنگدەر دابەشەکان لە نێوانی دەنگدەری یەکێتی و دەنگدەری پارتیە و فەزایەک ناهێڵنەوە بۆ پارتە ئۆپۆزیسیۆنەکان و خەڵکی تر و ئەو قەناعەتش بۆ خەڵک دروستەکەن بەم بارودۆخە سیاسیانە ئەگەر تۆ هێزن نەبێ ئەگەر تۆ چەکدار نەبی ئەگەر تۆ میلیشیان نەبێ ئەگەر تۆ دامەزراوی سەربازین نەبێ ناتوانی سیاست کەی لە هەرێمی کوردستانە تێگەی ئەم دۆخە دروستەکەن ئەم دۆخەش بە زیانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانە بێت چکە پارتی ئۆپۆزیسیۆن خۆ نەمیلیشیای هەیە و نەدامەزراوی سەربازی هەیە و نەهێزی پێشمەرگی هەیە پێم وایە ئێستا دۆخەکە بەرەو ئەوا بن و لە هەڵبژاردنیشە و لە دوای هەڵبژاردنیش چۆن ئێستا پێکهاتوونەوە لە دوای هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی عێراقیش دانیشتنەوە بەیەکە و کێکەکە دابەشەکەن هیزینەوەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بین تا بۆ بانگەشی هەڵبژاردن دەیگوشتی زۆر ئەوە تر بەڕێوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قسەی خۆیەتی کاک تۆ وەکو داپرسیارێکیە ینی وەکو ناڕەزایەتی خەڵکیش بڵێن لەم بارودۆخە پێ دوای هەروە بێ دەنگی بمێنێتەوە خەڵک یانی ئەم دۆخە جا لە باری ئەمنی بێ بڵێن قبولکردنی ئەوەی کە هێزی چەکدار لە حیزبێ داهاتەکان بێ ئەو بێموچەیە بێ وەکو دواپرسیاری جێگە شتێکشی مای بە کوردی سوپاس دەکەم پرسیارەکە بۆ من بوو بەڵێ کاک تۆر فەرموو وەکو دواپرسیاریش سوپاس دەکەم وڵا ئەگەر دووبارەکەیتەوە زەحمەتەوەی بەڵێ مەبەستم بێدەنگێکی خەڵکەیە بێومێدیەکەیە پێ دوای ئەم بێومێدیە سەردەکێشێ بۆ چی یانێ کە بێومێدی لەوەی کە هێزی چەکدار لای حیزب داهات یاسا یعنی ئەم بێدەنگیە پێ دوایە تا کۆتایی بەردەوام دەبێت کە دەسەڵات پێیوا بێت تا و کۆمەڵگە بێدەنگ بوو و ڕازیە و بارودۆخە دەمێنێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ ئەگەر دەسەڵات هەوڵ نەدا بۆ کەمکردنەوەی بێئومێدیەکە زیادرە بێ لەبەرەوەی بەڕاستی دەستوەردانەکان لە کاروبارەکانی دادگاکان و کاروبارەکانی دەستگاکانی حکوومەت لەلایەن حیزبەکانەوە سەپاندنی زیاتری هەژمونی حیزبی بەسەر دام و دەستگا حکومیەکانە ئەمە واکە کە نائومێدی لە ناو خەڵکا دروستکە و چونکە سەر ئەشێشێ بۆ ناسەقامگیری سیاسی هەروە سەر ئەشێشێ بۆ ناسەقامگیری کۆمەڵایەتی و هەروەها بوونی دڵە و ڕاوچێ و قەلق لە ناو هاوڵاتیانە ئەوەی کە ئەبینین کە گەنجەکان بەرەو ئەوەی توانای هەبێ بەرەو هەندەران ئەڕوە ئەوی تر بێکار ئەبێ زەواج و هاوسەرگیری کەم ئەبێتەوە تەلاق و جیابوونەوە زیاد ئەبێت بێموچەیی کەم ئەبێتەوە کێشەی بازار دروستە بێ
ئەوانە هەمووی کێشەن و قەیران بە دوای قەیران نادایێت چونکە ئەمەش بەڕاستی ئەبێتە هۆی ناومێدی لە ناو هاوڵاتیانە سەرنجام چێ زەرەرەکە کۆمەڵگە بە شێوەیەشی گشتی زەرەرەکە هاوڵاتیان زەرەرەکەن موچەخۆران و فەرمانبەران لەو بارودۆخە نەفسی و دەرونیە ئەمێنەوە کە ئەبینین بە سێ مانگ بە وەرزی موچەیەشیان پێدرێ ئەی چۆن ناومێدی زیاد ناکارە وەڵا ناومێدی زیاترەکە و چارەسەریش بە خۆداچوونەوەیەکی ڕیشەیە لەلایەن حیزبەکانەوە بەڕاستی درێژەدان بەم حکومڕانی بم شێوازە هەم سارەنووسی خۆیان و هەم سارەنووسی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستانی ئەخەنە مەترسیەوە. سپاس دەکەین کاکتۆر تەکفرمە و دەپسێشین بۆ بەڕێز دەوەکو یاسا ناسێک پێ دەبێت بۆ حاڵی یاسا بگرین لە وڵاتەکەم بارودۆخە دەبینین ئەو پێوەستە بە هێزی چەکدار لای حیزب داهات ینی قاتاخینەوە نەدانی موچە تێ بگرین بەداخەوە من بەداخەواقعەکە زۆر ناومێتکەرە وەکو زەنابوت و گریانی ئەوێت و ئەمە ساڵانێکەوەیە لە ڕاستی ئەمە شتێکی تازە نییە و بەر مەبنای وەقلێتەیە کە موەسسەکان بە مڵکی خۆیان بە مڵکی حیزب و بنەماڵی خۆیان بینن و لە ڕاستی ئەگەر بەم عقلێتە چارەسەر بووە ئێستا وڵاتە دەمێ ساڵە چارەسەر و بەعکسەوە بەم عقلێتە خراپتر و خراپترە بێت چارەسەرەوەی لێگەڕێن دادگاکان بۆ خەڵک بێت پەرلەمان بۆ خەڵک بێت یاسا هەبێت قانونی بودجە هەبێت حکومەت لە ڕاستیە ئیش بە هەڵبژاردن کات تەزویرات نەکرێت هێزە چەکدارەکان بە نیشتیمانی بکرێت یعنی ئەگەر ئەم شتانە مەسەلەی داهات شەفاف بکرێت ئەگەر ئەم شتانە نەکرێت بە دڵنیاییەوە کە هیچی نەکراوە بە پێچوان و هەنگاونراوە خراپتر و خراپترە بێ و ئیشەڵا من تەمەنای خێرەکەم و خۆی گەورە خێر بێن تەڕێ ئەم بیلەتێ بۆ گۆڕانکاری مەبەست هەرەوە نامێنێتەوە من هیچ ظروفێکی سیاسی بە دڵنیاییەوە ینی محکومنی هەتا سەر بمێنێتەوە بۆ ئیشەڵا گۆڕانکاریە سپاس دەکەین کاکە فەرمان حەسەن و مامۆستا عومەر ئەنی لە ستۆدیۆ هەروە لە هەولێری شۆ دکتۆر ئەحمەد وەرتی سپاسان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ